وەختتان وەخێر یارانە کوردەوار. ئێمە دوێکە لە دیبەیتەکەمانە ئاماژەمان بەوە کرد کە مەعمولاً حکوومەت وەکو ڕەوایەتی جمهوری ئیسلامی نەقد ناکرێتەوە. سەبەبەکەی ئەوەسە کە لە مەوقعیەتان نییە وا لە پۆزیشنە. ئوسولاً حاکمیەت شتێکی مشەخەص نییە کە تۆ بێژیت ئەمە مەیلی بەمانەوەی هەیە. و ئێمە وتمان دەلیلی ئەوەی کە حکوومەتەکان ئەمێنێنەوە بە تایبەتی لە دنیای ئەمڕۆ مردمە ئەو حکوومەتانن و مردم ئەبنە هۆی مانەوەی حکوومەتەکان. تماشاکە ئەوەی کە ڕەوایەتی جمهوری ئیسلامیە حکوومەتێکی پەسا تۆتالیتەرە، حکوومەتێکی هیبریدیە، یعنی هەم ڕەهبەری هەست هەم بڕێک ساختار و مؤسساتە عەمیقی هەست. بۆی تۆ گیجی نازانی لەگەڵ کیا تەرەفی و ئوسولاً دەست بە کەسێ ناگات. ئەم حکوومەتە ئاڵمانە هیتلێری نییە کە بە تەقاندنە فیشەکێک ئەناوچاوانە ئادۆڵف هیتلێر هەموو بنیادەکەی بڕژێتە خوارەوە. ئەی چی بووگە بە سەبەبمانەوەیە ئەم حکوومەتە؟ من وتم پێشتر لە نەغدە حکوومەت دەبێ نەغدی مردم بکرێتەوە. ئێمەی مردم دەبێ ئێمە بزانین ئێمە بۆ ئەم حکوومەتەمان هێشتە گەسەوە و نایەڵین ئەم حکوومەتە تەکان بخواوە بڕۆخێ. بۆ خاتری ئەوە گەرەکمە ئەم دیبەیتە کە بەدەسە هەر کەسێک ئەگات بڕێ فکری لێ بکاتەوە، بزانن من بڕێ ئیتفاقات بەحسەکەم. کازمی هاتە حەلیمە کوردستان، چوو سەردانە هەولێر و سلێمانی کرد. ئیدەیەکی کەم مردم هاتن بە پیرەوە، بەڵام لە تەسویرێک و زۆمێکی گەورەی تلڤیزیۆنی و تەبلیغاتێکی تلڤیزیۆنیا وا نیشانیاندا کە خەڵکە سلێمانی و خەڵکەکانەترە هەرێمە کوردستان حەز ئەکەن بە هەبوونە دەسەڵاتە بتەوە کازمی. لە کەنارە ئەمە مەلا بەختیار کتێبێکی نووسیگە لە خاتراتە خۆی هەنێ مەسائلی بەحس کردگە کە ئیستە بوو گەسە و جێگەیە مشت و مەڕ. دوێکە کەسێکیان بە ناوی دارا ڕەوف کوشت، دەبەغا کوشتیان، خۆی و ژنەکەی و کەنچکەکەی. پۆلیسی هەولێر باندێکی مەوادی مخدر یان مادە هۆشبەرەکانی گرتووە، 160 قەبزە ئەسلحەیان لێگرتگن تەکە 5 کیلۆ مەوادی مخدرە. 160 قەبزە ئەسلحە 5 کیلۆ مەوادی مخدر. من نەمدی چاوم پێی نەکەوت کەسێ نووسابێتی کاکەیەوە خۆتان مەسخەران یا مردن بە مەسخەرە ئەزانن. باندی مەوادی مخدر 5 کیلۆ مەوادی مخدر 160 قەبزە ئەسلحە، ئەمە باندی قاچاقی ئەسلحە یا باندی قاچاقی مەوادی مخدرە؟ ئەمە چییە؟ ئێوە گەرەکتانە چی نیشان بدەن؟ تەبیعەتەن سکوتێک حاکمە. پێشووتر لەوە ئێمە پەروەندەیەکمان بوو لە تەعقیب ماجەرای هیواتابە. هیواتاب یەکێک لەو پرۆژەهای دەوڵەتە ئێرانیە بوو بۆ جێنوسایدە ئومەتە کوردی. پەروەندەیە هیواتاب و ئەبعادە جنایاتە هیواتاب جامعە نەتەکانی خوارد، نە پێی بەرخوارد، نە لە بەرامبەرە حاکمیەتە وێسیە، نە داوای کرد زامت جامعە ئیلتیام پێیا بکە. دەوڵەتە ئێرانی بەڕاحەت سرە ئەم قەزیەیە پاکۆ کرد و حەجی بە حەجکە نەوت و تەواو بوو چوو پەیکاری لە کاتێکە بۆ ئەوانەی کە بە خۆیان ئێژن حیزب و حەز ئەکەن بەم دەسەڵاتە نێئۆلیبراڵیی جەهان و مەجامعە بەینولمەلەلی و دادگاکان و باوەڕیان بە مەسە ئەمانە کارەکەن، ئەمە یەکێک لە پەروەندەهای مهمە جنایەتە بەر عەلەیهە بەشەریەتە دەوڵەتە ئێرانی بوو. با من هەر لە کانتەکستی دەوڵەتی ئێرانی و قسە بکەم، نە لە کانتەکستی ڕاپەڕینەوە. ئەگەر
تۆ باوەڕت بەم ئێرانە هەس و حەزی پێەکەیت و خودت بە ئێرانی ئەزانی لە ژێر دەسە دەوڵەتە ئێرانیە جنایەتێکی عەزیم و پرۆژەهایەکی عەزیم لە شارە مەریوانە ئەنجام بووگە و هیچ کەسێ لە ئەبعادە ئەم جنایەتە ئاگاهدار نییە. دەوڵەتە ئێرانی عاملانە دەوڵەتە ئێرانی لەم جنایەتە دەخیل بووگن و شاخەهای جوورا و جووری گرتگە تا ئەم دەقیقە نەحیزبێ نەنەهادێ نەجەریانێ نەشتێ بە ناوی کۆمەلگای مەدەنی نەهات فشارێک بۆ هیچ مەجمەعێکی بینەملەلی بێرێت کە بزانێت ئەبعادە ئەم جنایەتە چه شکڵیە. خب ئێستا من گەرەکم ئەمانە بکەم و بزانم چه خەوەرە لەم سەرزەمینەیەمە. ئێمەی مردمین کە حاکمیەتمان هێشتگەسەوە یا حاکمیەت فرە زۆردارەوە ماگەسەوە. سوال بۆ ئێمەی مردمی کورد بۆمان مهم نییە نابودیە خۆمان، بۆ ئێمەی مردمە کورد گیانە ئینسانەکانمان بەلاوە مهم نییە، بۆ ئێمەی مردمە کورد چارە نووسە خۆمانمان بەلاوە مهم نییە، بۆ ئێمەی مردمە کورد فێر نەوگین وەختی بەحسەکەین لەسەر ئوسول و بنیاد قسە بکەین. چۆن ئێمە دەم ئەدەین لەوەی کە ئینسانین و تێگەیشتوین و مسڵمانین و پسپۆڕین و دانشگاین و مبارزین و تەمامی ئەمانە ئیدعاەکەین هەین، بەڵام لە بەرامبەرە جنایەتێکی گەورەی وەکو هیواتا با سوکوتمان کردگە. ئێمە گەرەکمان ئەمە بەڕەسیکەین. 1957 سیدنی لۆمەت فیلمێکی دروست کرد بە ناوە 12 پیاوە تووڕە 12 Angry Men. 12 پیاوە تووڕە حکایەتە هەیئەتە ژووریە دادگاهێک بوو. هەیئەتە ژووری یعنی ئێوە وەختێ ئێژن کە لەم کشوەرانە دۆمۆکراسی هەسو و فرشتی قەشنگەکە لە دەستگای قەزایی و لە دەستگای دادا مردم لە بڕێ قەزیە شرکەت ئەکەن و ئەوان حکم ئەدەن، ئەوان ئەون بە قازی ئیدەیەک لە ئینسانهای جۆرا و جۆری ناوی جامعە هەڵەبژێرن و ئەمانەتێن و بەشنینە داستانە ماجرایە جۆرم نەزەر ئەدەن بەوەی کە مجرم واقعا مقصرە یا مجرم مقصر نییە، متهم مقصر نییە و لە ژێرە ئیتهام دەرتێت. 8 نەفەرە 12 نەفەرە بە گوێرەی وڵات. فیلمە 12 Angry Men حکایەت 12 ئینسانە مەعمولیە کە یەکتری ناناسن، نازانن خەڵکە کوێن، نازانن چکارن و لە ناوی دادگایەکە دانیشتگەن. کوڕێکی 18 ساڵەیان هاوردەگە، ئەم کوڕە مەحکومە بە قەتڵە باوکە خۆی. تەبیعەتەن پرۆسەی دادگا بەرگوزار بووگە و ئەم 12 نەفەرە ئێشێ بڕیار بدەن ئەم کوڕە قاتڵە یا قاتڵ نییە. 12 نەفەر هەیئەتە ژووری ئەهەنێرنە ناوە ئۆتاق بڕیار بدەن ئایا ئەم کوڕە قاتڵە یانە. لە ئەوڵە فیلمەکەوە هەر ئەکسەریەتە قاتعە ئەو 12 نەفەرە کە 11 نەفەریان بێت بە قەتعیەتی تەواوە مطمئنن ئەو کوڕە قاتڵە. یەک نەفەر لەگرا مطمئن نییە کە ئەو کوڕە قاتڵە، بەڵام ئیتمینانیشی نییە کە بێگوناهە. ئەم تیکە خەیلی مهمە. دانەیەک لەمانە مطمئن نییە ئەم کوڕە قاتڵە، بەڵام ئیتمینانیشی نییە کە قاتڵ نییە. تەمامە داستانە ئەم فیلمە لەسەر بەیسە یەکشت دانریاگە. تۆ نەیگەرەکە فرە خاسوی، نەیگەرەکە پێشمەرگەوی، نەیگەرەکە ژێسێ بگریتە دەسە، نەیگەرەکە ئەسڵحات دەربێری بەی لە ناو چاوانە فلانە کەس، نەیگەرەکە فڕکارە ئەمەلیاتی بکەی.
تۆزێ خاسوە تۆزێ هەر ئەوە نەخاسوە ئەوە نەخاسی لە وجودە ئەو پیاگە کە ئێژێ من ناتوانم وەکو ئێوە حکم بدەم کە ئەم کوڕە قاتڵە دەرنەتیجە ئەوان وادارەکات لەگەڵ یا دەرکەون ژمارەی 1 2 3 4 5 6 7 هەر کام لەمانە بەکراوندێکیان هەست یەکێک وا لە ناوی کاری دیعایەکردن و تەبلیغاتە یەکێک کابرایە کە شرکەتی هەست و تەکی کوڕەکەی خۆیان مشکلاتی هەست یەکێکیان ئینسانێکە لەو چەرمگانەی کە خۆی زۆر پێ مهمە وای ڕیسیستە یەکێکیان پیرەمەردێکە ئەم نەفەرە نەفەری شمارە 8 فقط یەک چ دەیژێ ئەوە نەخاسی من مطمئن نیم کەم کوڕە قاتڵە و مطمئنیش نیم کە قاتڵ نییە با مەسئلەکە بەڕەسیکەین بەیەکۆ شروعەکەن بە بەڕەسیکردنە مەسئلەکە لە ئاڵەتە قەتڵ دەست پێیەکەن ما بەقیە مطمئنن کە ئەم چاقۆ کە دریاگەسە ناوە قەلبە باوکە ئەم کوڕە یەک دانەی تری لە دنیا نییە ئیمکانی ئەوەی کە یەک دانەی تری بوێت 1 دەرملیۆنۆمە کابرایژێ وەلێ بازم 1 دەرملیۆنۆمیش ئیمکانی هەیە یان نییە ژنە چاقۆکەی دەسەکارێکی فانیان چاقۆی دەرتێری عینی ئەو چاقۆیەکی زامندارە عینە ئەو چاقۆ دایێنێ لەوێ ئەژێ من دوێکە چووم و لە نزیکە ماڵە ئەو کوڕە لە دوکانێکا منەم چاقۆ مەسەند پس یەک دانە لەو چاقۆ مەوجود نییە فرە لەو چاقۆ مەوجودە ئەم فیلمە حدود 2 ساعەتە و ئەم کاورە فقط ئەو ماجرای قەتڵە ئەداتەوە بەرە پرسیار دووبارە و محاولە ئەکاما بەقیە شرکەت بکەن لەم پرسیارە ئەوەڵین کارێکە گەرەکێ بیکات ئەمەسە ئەو قەتعیەتە کە ئەوان لەدان ئەو حکمە هەسیان لیان بسێنێتەوە واداریان کا فکر بکەنەوە بەڵام لە پرۆسەسە فیلمەکە هەر کام لەمانە تا حەدی مقاومەتەکەن لە ئەبتدای فیلمەکەەوە کە ڕوون ناوە ژوورەکە هەوا گەرمە پەنکەکە کار ناکە هەمویان جۆرێک بەدەست گەرماوە و ڕەز بووگن کۆمەک ئەکات تا دەروونە خۆیان خاستر دەربخەن ئەم پیاگە کە بەم پرسیارانە دەست پێیەکات پیرەمەردێکی واتەیە ئەم پیرەمەردە لێو دووە 2 مەسئلەی مهم حەلەکە کە لە ئەوڵ ڕەئیدا بوو ئەم کوڕە مقەسرە یەکێک لە شاهدانە ئەم پەروەندە پیرەمەردێک بووگە کە ئیدعاءەکا لە تەبەقەی خوارە ساختمان و دەنگی ئەوەی کە کوڕەکە وتکێسی بە باوکی ئەتکوژم و دوای ئەوەی کە بعد جنازەکە ئەکەوێت و کوڕەکە دەرەچەی دیگە پیرەمەردەکە هەڵەگەڕێت و ئەوەی وا لە ناوە هەیئەتە جووری پیاوە پیرەکە ئێژێت ئەو پیاوە پیرە کە هات بوو بە شاهید ئەگەر تەماشاتان کردوێ بنباڵی کۆتەکەی دڕیا بوو ئەگەر تەماشاتان کردوێت ئەو پیاوە بە جۆرێک شەرمن بوو ئەگەر تەماشاتان کردوێت ئەو پیاوە وابوو من وا فکرەکەمەوە ئەو پیاوە ئینسانێکە لە هەموو عمریا کەس نەیبینیوە لە هەموو عمریا کەس چاوی پێ نەکەوتووە ئەو ئینسانە هیچ بیرەوەریکی نییە بۆ هیچ نەوەیەکی خۆی باسیکە هیچ کەسێ ئەو ئینسانە بە مهم نازانێ هیچ وەخت هیچ ڕۆژنامەیە سەبارەت بەو پیرەمەردە قسەی نەکردووە ئەو پیاوە پیر بووە و کەسێکی نییە کە خاترات بوو تەجروبەکانی دەورانی زندگی پێ بدات ژن دەی ئەم قسانە بۆکەی نژی بۆ خاتری ئەوەی کە من فکرەکەمم پیاوە لە ئەوەی کە هات کە ئەم شەهادەتەی داگە نە لە ڕووی خاسی بووگە لە ڕووی تەنیایی بووگە ئەو پیاگە گەرەکیسی بە هەر قیمەتێ خۆی بخاتە ناوی ڕۆژنامەکان و بە هەر قیمەتێ بێتە ناوی دادگا بێژێ منیش هەم عنسورێکی مهمە مەوجودم بموێنن مەوجودم بموێنن پس تۆ وێنی لە پرۆسەسە داستانەکە
نکاتێکی تر مەترەحەوێ لەگرا شاهدێک کە پیرەمەردێک بوو کە گشت کەسێ فکریانەکرد ئەمە لە ڕووی ئینسانیەت و لە ڕووی گەورەیی خۆی و لە ڕووی احساسە شاروەندی و مەسئولیەتە شاروەندی ئەم کارەی کردگە لە ڕاستیە وان نییە ئەم پیرەمەردە ئینسانێکی تەنیاز ئەم پیرەمەندە گەرەکیسی لە جێگەیەکە حزور پێیاکە بیوێنن بالئەخەرە دوو لەم تەمەنا بیوێنن و بەرچاوکەوێت خلاصەیە داستان ئەمەی کە هەر کەسێک بە نەوعی مقاومەت ئەکات لە بەرامبەرە ئەمەی کە لە ڕەئی خۆی هەڵگەڕێتەوە یەکێک لەوانەی کەوا لە ئەوێ و ئیشێ دەنگ بدات حەزی لە فوتبۆڵە وەکو ئەوەی کە ئەکسەریەتە ئێوە حەستان لە فوتباڵە وە شەرتبەندی کردە لەسەر فوتباڵ گەرە کێسی هەرچی زووتر حکومەکە بدەن و بڕوادوە بە فوتباڵەکەی و شەرتبەندیەکەی بگات ئێژە زوو کۆی کەنەوە فۆرن دەنگەدا کابرا مقەسرە و با بڕوات و با بڕۆن ئەیدامی کەن ئەوێکی پێژێت ئەژێ تۆ پەلەتە بڕۆی بەڵام ئەمە مەسئلەی مەرگ و زیندگی ئینسانێکە لە فوتباڵەکەی تو فرە مهمترە ئێمە ناتوانین بە 5 دقیقە کۆیکەینەوە ئەشێ دەلیلمان بوێت ئەشێ فرە بە دەقەتەوە بەرخۆردکەین ئەشێ تەوەجود بوێت تۆ حازری بۆ خاتری بازیە فوتباڵە خوات گیانە ئینسانێ بنیتە لاوە پێ بنیتە سەری وە بڕۆیتە دەرەوە ئەم ئاغا حتا ئەکسەریەت ها بەوانەی کە فکرەکەن ئەمە مقەسرە وا لە باندە ئەوانەی کە فکرەکە مقەسرە بە مەحزێ بازیەکە ئەوێت و 6 نەفەرێژن مقەسرە 6 نەفەرێژن مقەسر نییە ئەم پیاگە خۆی خاتە ناو و مهرەکان با بێت و 7 ئەکسەریەت و ئەم بلەخەرە بیواتۆ و بڕۆن کە بە فوتباڵەکەیان بگەن ئەمە یەکێکی تریان لە شرکەتە تەبلیغاتە حتا آخر ناتوانێت تەسمیم بگرێ ماتەڵە بزانێ کامە تەبلیغات و بەرەی تەبلیغی فرەقەوی ترە خۆی بخاتە ئەو بەرەوە و لەوانی بسێنێت یەکێکی تریان کوڕەکەی خۆی بێ احترامی پێکردگە هەر لە ئەوری فیلمەکەەوە مشەخەسە کە حەسرەتە خوا لە دەورانە قەدیمێ کە کوڕەکان بە باوکەکانیان ئەوت سەر بۆ ناو بانگیان نەکرد و ئەو بە باوکە خۆی ئەیوت سەر و ئەو کوڕێکی 22 ساڵەی هەست کە لە 16 ساڵێکی و کوڕەکەەوە مشتاگێ لە ناوی دەمە باوکەکەی ئەوە ئیسرارێکی بێشەس حەدی هەست کە ئەم کوڕە مقەسرە و ئەم کوڕە قاتڵە باوکەی سینی و تا ئاخری فیلمەکە ئاخرین نەفەرە کە دانی پیانێت کە ئەم کوڕە قاتڵ نییە یەکێکی تریان کاورایەکە چەرمە پێز پوڵدار قینی تێ لە ئینسانهای فەقیر قینی تێ لە مەحەلەهای فەقیر پێی وایە مانە ئینسانهایەکی پەستن پێی وایە ئەمانە ئینگلیسیش نازانن خاص قسە بکەن پێی وایە ئەمانە بێ هیچ دلیلی ئینسانە کوژن چ دلیلێکی هەست ئێمە دانیشین دلیل بدۆزینەوە بوو خاتری ئەوەی کە حکمە مەرگە ئەمە بدەین و بە شدەت مقاومەت ئەکا فیلمێکە لە ئەوەڵەوە بە ئەکسەریەتە مقەسرین دەسی پێکرد ئەوانەی کە معتەقد بوون کابرا مقەسرە لە ئاخرەوە بە ئەکسەریەتە قاتعە کابرا مقەسر نییە لە وتاقەکە ڕۆنە دەرەوە لەگرا یەک اتفاقەکە فێ هەبوونە یەک نەفەر لە ناو ئەم 12 نەفەرە کە تۆزێ خاسە نەفەرە تۆزێ خاسە باعەس ئەوێت بابی گفتوگۆ بکرێتەوە و چەندین دەفعە جزئیاتە پەروەندەیە قەتڵ ئەم کوڕە کە وەکیلیشی بووگە و وەکیلەکەی نەیتوانیگە خاستلی دفاع بکات بەڕەسی بکەن و خۆیان بەم نەتیجە بگەن کە شاهدانە ئەم پەروەندە دروزن بووگن و هەر کامیان بە دەلیلێک و هاتگن و لەم دادگا شرکەتیان کردگە پیرەمەردێک هیچ کەس چاوی پێ نەکەوتکە هیچ کەس تا ئێستا نەیبینیگە بۆ هیچ کەسێ مهم نەوگە لەگرا بە شەهادەتە لەم قەتڵە مهم ئەوێت لەذا ئەم پیرەمەردە احتیاجی هەست ئەم قەتڵە مەوجود وێت تا ئەم مەوجودیەت پەیاکە
قاتڵێ بوێت کە ئەم شاهدی ئەم قەتڵە بوویە کە دادگا بە ئاغایە مەسەڵەن هەربەرت ناوی بوات تا ئیستا کەس پێی نەوت کە ئاغایە هەربەرت لەگرا خانمێ مەوجودە ژنێکی مجەڕەد 45 ساڵە خانمە مجەڕەدێ تەنیایە کە لە تەنیاییە خۆیە و لە عوزڵەتێکە هەسی تەنیا جێگەیەک بۆی ماگەس و خۆی دەرخا و خۆی عەرزەکا و خۆی بنوێنێ و جوانیە خۆی دەرخات دادگاس و ئەم خانمە تێشەهادەتە درۆەدا لەناوە ئەوانەی هەیئەتە جووریا دانێکی واتیا کارە بورس ئەکا ئەم کەسەی کە کارە بورس ئەکا نیەتەکە ئەعداد و ڕقەم سەرۆکاری هەست فکرەکە حافزەیەکی فرەخاسی هەست ئەم ئاغا تا ئاخرین دەقایقە فیلمەکە مقاومەتەکە لە بەرامبەر تەمام ئستدلالاتە ئەوانی ترێ کە پەشیمان بوونەوە لە ڕائیەکەی خۆیان چون کوڕەکەەوە بیری نایێتەوە ئەو فیلمە و ئەو سینەما کە چووگە ناوی چی بووگە بازیگەرەکانی چی بووگەن تاوەی کە خۆی خەنا و وادیە و دەفعەیە ئەوەڵ پێی سابتەکەن ئیمکانی هەز ئینسانێکی ڕێزبینی وەکو ئەویش و بیری نێتەوە 3 ڕۆژە پێشچی کردگە چه بەڕەسێ بەوەی کە ئەو شۆک بوو بێت لە موقعیتێکی باشانە بوو بێت ماجرای ئەم فیلمە کە بەحس کردم فیلمە تەواوە زەوایایە و ئەتوانی دەسی بۆ بۆی لەوەی کە چۆن ئستدلالەکەنەوە ئەدیبیتکردنە فیلما بەی نامانە چه شکلیە بەڵام ئەوەی کە بۆ من مهم بوو ئەمە بوو یەک سوالە گەورە ئەمەسە خەڵکی کوردەوار ئایا ئەگەر ئێوە هەیئەتە منسفەیە دادگایەکون واقعا قدرەتی ئەوتانە هەست لە خلالە بەڕەسیە پەروەندەیەکە بفەهمن کێ مقەسرەوە مقەسر نییە هەستان چەند نەفەر لە ئێوە ئەتوانێت لە دادگای ئاوا شرکت بکەوە بە قەتعیەت و بتوانێت تەشخیص بدا بەر ئەساسە ئەدلە حکم بەر مقەسر بوون یا تەبرئە بوون و نەفەرێک بە من نازانم چەند نەفەر لە ئێوە ئەتوانێت ئەم کارە بکە ئەمما ئەمەی کە من لە کۆمەلگای کوردەوار ئەیوێنم تقریبەن فکرەکەم هیچ نەفەر لە ئێوە ناتوانێت لە موقعیەتە قەرار بگرێت هیچ نەفەر لە ئێوە ناتوانێت حکم بدات ناتوانێت مەسئلە بەڕەسی کات ناتوانێت بە جوزئیات بە دقت گوێ بدات ناتوانێت ئەسڵن گوێ بدات لەذا تۆ بەم فیلمە بەم نەتیجەگەی فرەیەک لەم بەردەمە قزاوەتەکانیان بەسیاگە بە ژیانە ڕۆژانەی خۆیان یەکێکە لە کوڕەکەی خۆی تووڕەس پێی وایە حەچی نەسڵی جوانە ئینسانهای عەوەزیەکن و دائیمەن کوڕ مقەسرە لە بەرامبەری بابەکەیە دەرنەتیجە و حکمەدا قاتعانە کە کابرا قاتڵە یەکێک کە کابراایەکی سفید پوستەوە پێی وایە فەقیر و چڵکن و ئەمانە کۆمەلگایە نابود کردە بۆی مهم نییە دائیمەن کۆمەلگا بۆی مقەسرە دائیمەن پێی وایە فەقیرەکان مقەسرن جنایەتکارن پیا و کوژن هیچ دلیلێکیان نەگەرەکە بۆ پیا و کوشتن ئەوەی کە هەموو شتێ بە دیعایە ئەوێنێت پێی وایە ئەشێ بڕواتە بەرەی ئەو کەسەی وا دیعایەکەی لە گشت کەسێک گەورەتر و قەویترە ئەو کەسەی وا هەموو ژیانی بووگەسە فوتباڵ ئوسوولەن حچێکی بۆ مهم نییە بەلایەوە ئەسڵەن گرنگ نییە بیر لەوە بکاتەوە ژیانە ئینسانێ مهمە یا مهم نییە ئەو بۆی مهمە خۆی بەچی ئەگات و بەچی ئەڕەسێت یا ناڕەسێت تەنیا لە ناو ئەم 12 نەفەرە یەک نەفەرە تازەویش مطمئن نییە کاورا بێگوناهە فقط مطمئن نییە کاورا گوناهکارە چۆن ئێمە لە ناوی جامعەی خۆمانە
ڕۆژی 100 دەحفە ئەخرێنە جێگەی هەیئەتە منسفە و هەیئەتە جووریە دادگا وە قەزاوەتەکانمان بووگە بەمەی کە ئیمڕۆ هەست، چون ئێمە گرفتارین، چون ئێمە ژیانمانیشی بڕۆینەوە دەمیوە، چون ئێشێ کارکەین، چون ئێشێ پوڵ پەیداکەین. ئێمە ناتوانین حکم بدەین دەرمەوردە مەلا بەختیار، چون خۆمان پارتین. وەختی خۆمان پارتین، هەر کەسێ بەرامبەر بە پارتی قسە بکات پیای خراوێکە. ئەسڵ مهم نییە ئەو چۆن قسەکات، ئەسڵ مهم نییە ئەو چه ئستدلالێکەکات، مهم نییە. مهم ئەوەسە کە من پارتیم و من پارتی فکرەکەم گشتی خائینە من نەوێت. ئەلا ڕقمە ئەوەی کە ئەوێنم ئەم حیزبە من وامتەیە بۆ کوردایەتی کار ناکە، ئەم حیزبە مێژووەکەی ئێژێ بۆ کوردایەتی دروست نەکراوە، ئەم حیزبە فەلسفەی کوردی بەدەستەوە نییە، ئەم حیزبە کارنامەی عەمەلی خیانەتە، دزیە، ڕشوەز، ئرتشاس، شکستە. تەمامی ئەمانە هەست، وەلێ ئەم نەیگەرەکە بیوێنێت. ئەگەر بەیانی ژیانە مناڵەکەی خۆت بکەوێتە دەسە پیاگێ وەکو خۆت، چه اتفاقێکە کەفێ؟ ئەگەر بەیانی ژیانی خۆت بکەفێتە دەسە پیاگێ وەکو خۆت، چه اتفاقێکە کەفێ؟ سوالکە لە خۆت، ئەگەر تۆ لە جێگەی سەدام حوسێن دانیشتایی تا چیت ئەکرد بە کەسانی وەکو خۆت؟ تۆیە کە ئیمڕۆ دانیشی ئێژی سەدام حوسێن جنایەتکار بوو، هەڵەبجەی دروست کرد، هەڵەبجەی دروست کرد، بەرزانی دروست کرد. تۆ خۆت لە جێگەی سەدامە دابنێن، چەنێ لەم کارانەکەی، چەنێک ئەەکەی؟ تۆ چەنێ گیان و خۆت و ئەترافیانت و خانەوادەت و سەڵامەتت و ئازادیت بۆ مهمە؟ چەنێ بۆت مهمە؟ چەنێ ئەمانە وادارە پێکات و وەخت دابنیت، سەختی تەحملکەی، گەرما تەحملکەی، دانیشی زیاتر فکری لێ بکەیت و دەست لە تەعەسسوبەکانت هەڵگری، تەعەسسوبەکانت فڕە بدەیتە ئەولاوە و بێژی ئەمە مەسئلەیەکی جددیە، ئەمە مەسئلەیەکی فرە جددیە، ڕەبتی بە مەرگ و زیندگی ئینسانەکان هەست، ڕەبتی بە نابوودی و کاولی ئینسانەکان هەست. من ئێشێ تۆزێک بە ئەحتیاتۆ بەرخۆردکەم، تۆزێ زیاتر بە دقەتۆ بەرخۆردکەم. من بارهاوتم ئەکسەریەتە غاڵەبە ئێمە لە منزەرە خۆمان و چیمان گەرەکە خۆمان ڕوئەکەینە خەڵکی، ناوەی کە بزانین دیگەران چی گەرەکە. سوال ئەمەسە چەنێ ئێمەی مەردم بەرامبەر بە قسەهایی کە ئەیکەین ڕاستگۆین، چەنێ لە ئێمەی مەردم واقعەن بۆ گیانە خۆمان و مناڵەکانمان و ژنەکانمان ئەرزش قایلین، چەنێ لە ئێمە؟ ئەگەر ئەرزش قایلین چۆن چاومان بەسەرە هەرچیشتە ئەوەسین؟ چون عەجەلەمانە، چون مەعاشمان هەست، چون شۆغڵمان هەست، چون چەرخەکەمان ئەگەڕێت، چون نەمانگەرەکە بشێوێت، وەگەرەکمانە دەربچوین لەم قەزایە. بزانن شارە مەریوان لەوانەیە 100,000 نەفەر جەمیەتی نەوێت. لە ساڵە 1377 تا ساڵە یعنی 1998 تقریبا تا ساڵە 2009 10 ساڵ باندێ بە ناوی هیواتاب تێت. هیواتاب ڕئیسە حفاظەتە ئطلاعاتە سپاهە مەریوانە. باندە هیواتاب یەکێک لە کارهایەکەی کە جمهوری ئیسلامی خۆی ئێژێ 300 نەفەریان کوشتگە، خۆی ئێژێ 300 نەفەر، ئێمە نازانین 3000 نەفەرە یا 300 نەفەرە. لە ساڵەکانە بینە 77 تا ساڵە 88 10 ساڵ 300 نەفەر لە مەردمە منتەقە خۆد جمهوری ئیسلامی ئێژێت. ئێمە نازانین 3000 نەفەرە کوژیاکە، فقط باندی هیوا کوشتبنیان.
بەندە هیواتاب فقط ئەوانە نەوگن کە مردم بڕەفێنن بیان کوژن بەڵکو خەریکە فرۆشە مەواد مخدر وگن خەریکە فرۆشە مەشروب وگن خانەهای فاحشە و خانە تیمیان بەدەسەوە بووگە قاچاخە سەکسیان کردگە تەواوە فعالیەتە اقتصادیە منتەقەیە مەریوان لە ژێرە دەسە بەندی هیواتا باوگە مثالەدەم لە فاصلەی ساڵ 1970 تا ساڵە 1388 چەند نەفەر لە مەریوان سەروەتی گەورەیان بەدەست هاوردە خەڵکی مەریوانیش ئێمە بزانێت ئەمانە لە ڕەنتە کێ ئێستفادەیان کردگە ئەم سەروەتیانەوە دەست هاوردە لە ژێر دەسە بەندەی هیواتا با مثالەدەم خەڵ تۆ یەک قەڵەم دەوڵەتە ئێران ئێعتراف بە کوشتن 300 نەفەرەکە ما بەقیە داستانەکە بەرەدات فەساد و مەواد مخدر و انحساراتە تجارەت و تجارەتە مەرزی و کۆڵبەری و فاحشەخانە و ترافیکە کەنیشک و گەشتی ئەمانە ماسماڵیەکە ئەچەسپێت و 300 نەفەرەکە کە ئێشێ 3000 نەفەر بێت ئەسامی ئەمانە نادات خانەوادەکان ئەمانە نازانن دادگاهە عەلەنی تەشکیل ناوێت مردمە مەریوان مان ناگرێت بێژێ لە ژێرە پێسە ئەم جامعە چەخەوەرە لەم شارۆچکەی بچووکە چەخەوەرە ئەم فەسادە لەگرا چی ئەکام جنایەتە بەر عەلەیە بەشەریەتە لەگرا کریاگە مردمە مەریوان تەکان ناخوا چۆن ئێوە گەرەکتانە ئێمە قبوڵکەین مردمە مەریوان پێشڕەوە لە مبارزاتە سیاسی چۆن ئێوە گەرەکتانە ئێمە قبوڵیکەین هەشتەکە نەبە ئێعدامە ئێوە لە ڕاستی تێت چۆن ئێوە گەرەکتانە ئێمە قبوڵیکەین دفاعکردن لە کۆڵبەر و تەزاهوراتە بۆ کۆڵبەرە ئێوە واقعیە و هەنە ئێوەس چۆن ئێوە گەرەکتانە ئێمە قبوڵی بکەین ئێوە دڵتان بۆ داربەڕوەکانە زرێبار ئەسووتێت و ئەڕۆن بە پاچ و بێڵدار بەروێ مەریوان خامۆشەکەن چۆن گەرەکتانە ئەوە درۆت کرد بە من کاکە ئەوە بە من درۆت کرد ئەی بە خۆتیش درۆ ئەەکەی چۆن ئێوە مبارزن کەمپینە دووچەرخە سواری دائەنین چۆن ئێوە مبارزن ڕووسەری فڕە ئەدەن وەلێ لە شارە ئێوە جنایەتە بەر عەلەیهە بەشەریەت کریاگە لە ژێرە دەسە دەوڵەتە ئێرانی و جمهوریە ئیسلامیە و ئێوە بە عینوانی مردمانی جامعەیەک گیانی خۆتانی تیابوو ژن و مناڵی ئێوەی تیابوو ئێوە لەو جامعە نەفەس ئەکێشن بۆ خاتری ئەوەی کە زامە ئەم جامعە ئەسن زامی گرتگە ئەم جامعە بۆ لە ئێوە ئەسڵ حساسەکەن زامتان وا پێوە فکر ناکەم چی ئێوە ئیلتیام ئەدا مەشیایە ئەم کەیسە بوایە بە کەیسە گەورەی ئەم جامعە چۆن کەنیشکەکانشی ناباد ئەسووتێن لە مەدرسە ئەوێت و مەسئلەیە ملیە گشتتان بەڵام فاجعەیە گەورەیە هیواتا حەجکە قسەی ناکە حەج کەس چۆن هاوکارانە هیواتاب ئازادانە بە شارە مەریوانە ئەڕۆنە ڕێوە و ئێوە مەوزەعتان نییە بەرامبەریان خەڵکە مەریوان چۆن نێستان ئەگەر واسە خەڵکینە ئێمە خۆمان تەکە خۆمانە خەریکین قسە ئەکەین چۆن ئێمە تەوەقع ئەکەین کەسێک بە ئینسانیەتە ئێمە و بە ئینسان بوونە ئێمە ئەحترام دابنێ چۆن فکرەکەین ئینسانین و حەقی زندگیمان هەست ئەم حەقە کێ پەیمانی داگە بزانن ئێمە نەکەوتینە جێگەی قەزاوەت ئێمە هەڵگیرە مەسئولیەت نین قڕ بەسەر ئەو دادگا وا ئێمە بکەن بە هەیئەتە مونسفەکەی قەرارە حکم بدەین یەکێک ئیعدام بکرێت یا نەکرێت داخم چەند لەفەر لە ئێمە ئەتوانێت دروست فکرکاتەوە دروست قەزیەکە بخوێنێتەوە دروست ماجەراکە بەڕەسمیکە چەند نەفەر لە ئێمە چەند نەفەر لە ئێوە بۆ خاتری دوکانەکەتان
چەند نەفەر لە ئێوە بۆ خاتری ئەوەی پەلەتانە بڕۆن و ژنەکەتان بوێنن، چەند نەفەر لە ئێوەی بۆ خاتری ئەوەی کە ماشینەکەتان خراونەوێ، چەند نەفەر لە ئێوەی بۆ خاتری ئەوەی کە فکر ئەکەن مردم ئەحمەقە و جاهلە و نادانە و چەند نەفەر لە ئێوە فکر ئەکەن گیانی ئینسانی مهمەوە تۆ ئیشی دانیشی وە لەسەریا فکر کەیتەوە فکر کەیتەوە. شعاردان، خۆسوورۆکردن، هەڵخستن و داخستن چنێک واقعیە. تۆ کاکی برا ئێمە گەرەکمانە بە خەڵکی بێژین، ئێمە فرە ئینسان هایەکی خاسین، ئێمەی کورد فرە خاسین، کاوڕ سەر ناوڕین، سەری ناوڕین، نان ئەدەین بە بزنە کێوی، بەچکە هورچ تێرینۆ جەنگەڵبانە مەریوانیەکە بەچکە هورچێکی هاوردووە لە ماڵەکەی خۆیەتەکە کوڕەکەیە بازیە کرد و شیری پێدا. فرە پێمان خۆشە بە ئینسان هاوێکی فرە گەورە و فرە ئینسان نیشانمان بدەن، فرە پێمان خۆشە بە ڕۆشن فکرمان بزان، نەها لە شارە مەریوانە کەمپینە دووچەرخە سەواری ژناندا ئەنین، مۆدێرنین و کۆمونیستین و حەزەکەین و ئینسانین و چەند نەفەر لە ئێوە بووەنە ناوی دادگایە ئەتوانێت تەشخیص باکی قاتڵەکێ نییە. ئەمە لە خۆتان بپرسن چۆن ئێوە مبارزن تعریفتان لە جامعە نییە، چۆن ئێوە ئینسانن لەحزەیە بۆ حەیاتی ئینسانی خۆتان ئەرزش قائل نیەن، چۆن ئێوە ئینسانن ئەتوانن تەحمل بکەن بەردەگی، ئەتوانن تەحمل بکەن کوشتار، ئەتوانن تەحمل بکەن مەرگت تەدریجی یەواش یەواشە جامعەیەک. چۆن تۆ فکرەکەی تۆ مەسئولیەت نییە، بە تۆ ڕەبتی نییە، تۆ گەرەکتە فقط بڕۆی کارکەی، وەختی تۆ بەلا تۆ مهم نەبوو حکمە ئیعدام لە غیابە عەقڵتەوە یەک لە دوای یەک سادرەوێت و تۆ هیچ دەغدەغەیەکە نییە. ئەمە سەکە ئێمە ناتوانین لە یەکتری قبولکەین، ئێمە مبارزین واقعاً، چون زندگی ئێمە وا نایژێ بە ئێمەی کە ئێمە مبارزین. چۆن ئێمە لە ناوی جامە ئەمانە ئینسانە تەبەحکارە، جنایەتکارە، خائنە، خائن سفەتە، بێوجود ئەوێنین لە بەرامبەریان مەوزە ناگرین، بۆمان مهم نییە، بە ئێمە ڕەبتی نییە، بعد چۆن ئەم شارە متعلقە بە ئێمەس، بعد چۆن ئێمە تەوەقع ئەکەین کە دیگەران نسبەت بە زندگی ئێمە واکنشیان بێت و زندگی ئێمەیان بۆ مهمێت. بزانن پرۆسسێک کە تۆ گەرەکت بێت مبارزە لە ناوی جامعەیەکا دروستکەی لە ئاحادە ئێمەمانانەوە دەست پێکات، دانە بەدانەی ئێمە، دانە بەدانەی ئێمە کە فکر بکەین و بەرامبەر بە ئیتفاقاتێک کە ئەکەوێ لە ناوە زندگی ئینسانیمان نەزەرمان هەست، بە دقت و نەزەرمان هەست و بۆمان مهمە. وەختێ لە ناوی محیتێکە ئێمە زندگیمان کرد دانەیە خۆفرۆشی تیا و دانەیە ئینسانی تیا و هیچ پرینسیپێکی نەوە، ئەم ئینسانە خەتەر ناکە ئیشی لە بەرامبەریان مەوزع بگری، کارەکانی خەتەر ناکە ئیشی مەوزع بگری ناوی خۆت بکەیتە گێل. بزانن مەلا بەختیار کتێبێکی نووسیگە، ئەوانەی تەرەفدارە نەوشیروان مستەفان ئێژن مەلا بەختیار خۆی گەوجە گێجە جنایەتکارە، لەگرا هیچ کەسێ ناڕواتە سەر ئەوەی کە ئوسوولەن ئەمانە کێ دروستی کردەگەن، ئوسوولەن جنایەت شتێ خاسێکە یا دروست خراوە، هیچ کە ناڕواتە سەر ئەوە. مەلا بەختیار تەلاشی کردگە بە بەڵگەهای ڕەوانشناسی نیشانی بانە و شوڕان مستەفان نەخۆش وگە. ئەی مەلا بەختیار خۆت نەخۆشە چیت؟ تۆ یەکە تەلاشەکەی نەخۆشی لە ئەو دەربخەی، ئێمە دانیشین ئیستە لە حوزور و خۆتا 2000 دەرد و نەخۆشی بینە لە ڕوود، تۆ چیەکەی؟ ئوسوولەن ڕەوانشناسی دەستگاه علمە
هەماهەنگتە کە پۆلیسە بۆ دەمکوتکردنە دیگەران تو بەڕاحەتی ئەتوانی ئەنگەڕەوانی بەی لە دیگەران بیدە لە دیگەران بەڵام لەگرات چی گومە مەسئولیەت ئێمە فێر نەبووین قەزاوەتکەین ئەسڵان ناتوانین قەزاوەتکەین قازیانێ باشێک نییەین ڕوودا و خەبەردا ئەنێت باند مەواد مخدر گیریاگە 5 کیلۆ مەوادی مخدر 160 قەبزە ئەسلحە 160 دانە ئەسلحە دانریاگە براکەم پابلۆ ئۆسکۆبارە گرتگە 160 ئەسلحە تو گرتگە ئیشێ 160 تۆن مەوادی مخدرە لە کابرا گرتوێت 5 کیلۆ مەوادی مخدر 160 دانە ئەسلحە ئەمە ئیتر کاولستانە کوێیس دەیخۆ لەوێ ئەسلحە قاچاق نییە تا کاورە ئەسلحەی بێوە مەسلحە گوناحوێ بوێتی کاورە ئەسلحە فرۆشە یا مەواد فرۆشە کامیانە چۆن مردم سوال ناکا لە خۆی بعد چۆن ئەم مردمە ئێمەی مردم گەرەکمانە زەندگیمان دروست بێت چۆن فکرەکەین لە خۆی وە دروسەوێت من ئەبیسم فرێ لە ئێمە حەزەکا بە ئەوروپا بەڕاستی و ئەوە ئەوروپا واسە و ئەوروپا ئەمەسە کاکە من هەر بەم ئەقلی خۆتۆ کە تۆ حەزەکەی بە ئەوروپا حەزی پێیەکەی چەنێ ڕەفتارە تۆ وەکو دانەیە ئەوروپاییە چەنێ تۆ بۆت مهمە چیت لێ خۆمیاگە لە بەرچاوی خۆتا لە تەلەڤیزیۆن و NRT دارای حاجی کەریمی چەرمەگایان هاورد دارای حاجی کەریمی چەرمەگا واوتی وتی شەوکەتە حاجی مشیر هاتە لای من وتی کاکە بۆ من دزیم کردگە من دزیم نەکردگە سەرکردایەتی وتی بانکەکان خاڵیکە و بیدە بە من دام بەوان سەرکردایەتی بە من وتی مەهێڵە خەڵکی هەڵەبجە بڕواتە دەرەوە مساحبەکەی NRT دارا مەوجودە ناوەکەیم نەبی چووچکەی چەرمەگا یعنی مشخصەن وتی شەوکەتە حاجی مشیر وتی یەکێتی و ئەحزاب منتەسەب بە کورد نەیان هێشت خەڵکی هەڵەبجە شاری هەڵەبجە چۆڵ کات تا کەوتنە بەر بۆمبارانی شیمیایی و 5,000 نەفەر مرد کاکی برا کە تۆ کادرێکی یەکێتیت کە تۆ پێشمەرگەیەکی یەکێتیت کە تۆ مەعاش لە یەکێتی یەگری چۆن تۆ بەرامبەر بەم قسە وا دارای چەرمەگە کردی هیچ هەڵوێستێکە نەگرت هیچ هەڵوێستێ بۆ پێت وایە سەدام حسێن حەقی نەو گشتمان بکوژێت دارای حاجی برایمی چەرمەگە بۆ پێت وایە سەدام حسێن حەقی نەبوو گشتمان بکوژێ بۆ ناوێ بیکوژێت بۆ مەگەر من و تۆ گیانە خۆمان بۆمان مهمە بۆ پێت وایە کازمی ئێشێ نانە پێبا لەسەر چی وا فکرەکەی تۆ خۆت بۆت مهمە کەسێ قەتڵێ بکە بۆت مهم نییە تۆ بۆت مهم نییە تەکە قاتڵێکە هەڵەسی وەگەڕی تەکی خائینێکە هەڵەسی وەگەڕی تەکی تەبەهکارێکە هەڵەسی وەگەڕی تەکە بێشەرەفێکە هەڵەسی وەگەڕی تۆ بۆت مهم نییە بۆ فکرەکەی جەهان ئێشێ بۆی مهم وێت کە تۆ بژیت یان نەژیت ئەزانن ئەمانە بەحسێکی مهمە ئێمە ئیشی تەکانێ لە خۆمان بدەین ئێمە بۆ فکرەکەین پیاگێ خاسێ پەیا ئەوێت ئێمە تێرەکە بۆ کاورا ئێشێت بەنسبەت تۆ هەڵگیری مەسئولیات بێت تۆ بەنسبەت خۆت نییەی کاکەی کورد 50-60 ساڵتە 3-4 مناڵە هەست ئیستە منتەزری کازمی بێت و کوردستان بۆ تۆ بکاتە بەهەشتی بەرین
پوڵ و پێبا و مەعاشە پێبا و تۆ حاڵە خاسوێ سوعال ئەمەسە بۆچی ئێشێ کازمی ئەم کارە بکات بۆ ئەزانی من بۆم سوعالەکەم چون ئەگەر بێژی کازمی ئینسانە و دەبێ پیاە خاسێکوێت و خاسی بکە ئەی خۆت بۆ نایکەی ئەی تۆ خۆت بۆ ئینسان نییەی ئەی تۆ بۆ خۆت ناتوانیت لە بەرامبەری گەندەڵا تۆ چۆن ئارەزوو ئەەکەی پیاگێ پیا بێت لە بەرامبەرە گەندەڵ و دز و جنایەتکار و پیا و کوژا بوێسێت چۆن خۆت ناتوانی واویتە چۆن دیگەران ئیشێ واونە دوێکە کاورایەکیان لە بەغا کوشتگە دارا ڕەوف خۆی و ژنەکەی و کەنیشکەکەی سوعال چەنێ بە ئێوەی خەڵکە هەولێر و سلێمانی ئەم قەتڵە بەری خوارد چەنێ پێتان بەری خوارد ئەم قەتڵە بووە نەمایشە کازمی دیتان نەیکێشا 12 سەعات کاورایان گرت چەنێ ئێوە ئەمە اتفاقاتانە بەلاتانە و مهمە فکر ناکەن ئەمە سناریۆس دروست کریاگە لەم وەسەتە دارای ڕەوف ئێشێ بمرێ کوردە وەڵی کە بە بەهانەی ئەمریکا ئەمە بەعسی کۆن بووگە و کۆنە بەعسی بووگە و دارای ڕەوف و کەنیشکەکەی و ژنەکەی ئەکوژین کازمی پێ مەعروف ئەکەین هەشت و شەعبیەی کوژێت کازمی بە 12 سەعات و تەوەسوتە بارزانی ئەیگرێت گشتی نانی وێ خوارد دیتان پارتی حەزی پێکرد ئەو گرتی هەشت و شەعبی کوشتی کازمی گرتی لەم وەسەتە کێ لە بین چوو دارای حاجی ڕەوف کەنیشکەکەی ژنەکەی چیتر لە بین چوو وجدانە ئێمەی مەردەمە کورد لە بین چوو وجدانە ئێمەی مەردەمە کورد لە بین چوو بۆیە ئەمە وەزع ئێمەس ئێمە پرسیار ناکەین چون ئێمە هەر کاممان بە شتێک و مەشغوڵین یەکێکمان حەز بە فوتباڵەکە یەکێکمان حەز بە کەسابەت و پول و ئەمانە ئەکا یەکێکمان حیزبیە تەواوی دنیا قسە بکە ئەم ڕەئیە خۆی ئەدا حیزبەکەی ئەو واسە تەواو بۆی مهم نییە بابەجان نەیگەرەکە فریشتەویت نەیگەرەکە پیاوێکی زۆر کەڵە بلیمەتوی نەیگەرەکە بۆ ئەوەی سابتی بکەی زۆر 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 ئینسانێکی ڕووناک بیری حەز ئەەکەی بە مافی هۆمۆسێکشوالیتی نە تۆزێ خاسوە تۆزێ نەیگەرەکە فریشتەویت نەیگەرەکە فریشتەوی تۆ نەیگەرەکە تەمامی معزەلاتی دنیا هەلکەی نەیگەرەکە خۆلە پیزەویت تۆزێ خاسوە تۆزێ نەفرە تۆزێ خاسوە تا بزانین ئەم جامعە ئەگۆڕێت تا بزانین ئێمە لە ئۆهدەی بەرتین لەسەر ئەژنۆی خۆمان بوێسین ئێمە بۆمان مهمە مناڵەکانمان لە ئایندەوە لە چ فەزایەکە گەورە ئەون چۆن گەورە ئەون کۆمەلگایە کە تیا گەورەون چۆنە کێ بەسەری ئەو حکوومەت ئەکات ژیان و حەیات و مەماتی لە بندەسی کێدایە بۆ من مهمە نا بۆمان مهم نییە وەینە 12 نەفەرەکە بە مەحزی هاتنە ناوی ژوورەکە وتیان کابرا قاتڵە و گەرەکیان و بڕۆن حکمی بن یەک نەفەر تۆزێ خاس و وتی من مطمئن نییەم قاتڵە بادانیشین لەسەری قسە بکەین وتیان یانێ قاتڵ نییە وتی من ئێژم مطمئن نییەم قاتڵە دان نەدانەی ئەوانە مەجبور بوون و جارێکی تر بیر بکەنەوە هەر کامیان نوکتەیەکیان وت کە تەمامی ڕەوەندی پەروەردەکەی ناوی دادگای بەرعەکسەوە کردەوە شۆپنهاور لە کتێوی حکمەتی ژیانیە نوکتەیەکەی ژێت شۆپنهاور حەزی بە مەردم نییە خراپ ناوی مەردمەوات هەرەو جۆرەی کە لە متونە دینی شاناویەوەن
ئەژێ تۆ گەرەکتە محبەت بکەی بە حیوانێ، چون ئەم حیوانە لە دایرەی تەبیعەتا بەسیاگەسۆ و لە حەدی زیاتر نافامێت و دەرک ناکات لەبەرەوەی تەبیعەت مەحدودی کردگەسەوە. محبەتە تۆ نافامێت. مەسەڵەن تۆ بەرخێک لە کەژوکێوەکانە کوردستان بێرە لە لادیان نەوێت و بە شاخوداخا نەڕوات و بیوە لە ماڵەکەی خوات حەمامی بە شامپۆ بیشۆرە، قژەکەی مجەفیفە و سشوار بکێشە خوریەکەی. ئەم بەرخە تێناگا خۆ تێناگا. شۆپناور ئیژیت فرێک لە ئینسانەکان لە حەدی زیاتر تێناگەن. من باوەڕم وانە، من فکرەکەم ئێمەی ئینسان هەرچی شتە تێ ئەگەین، بەڵام لەو جێگە کە دانیشتگین خۆمان ئەکەین و کەڕ و ڕاست ناکەین. دیسانەوە تکراری یەکەمەوە لە فاجعەی حەڵەبجە گەورەتر، لە ئەنفال گەورەتر ماجرای هیواتاب بوو. فەرە گەورە بوو ماجرای هیواتاب تا ئیستێکی دامی هەیە. ئەوە پرۆژەی هیواتابە کارەکە لە کوردەواری ئێمە. پرۆژەی هیواتاب سەراغازە پەرەدایم شیفت بوو لە کۆمەلگای کوردەوارە ئێمە کە جامعەیە مەدەنی و کۆتربازی و ژنبازی و سەکس و مەوادی مخدر و ئەمانەیانە ئینجەکت کرد، فڕێندا ناو جامعەی ئێمە. هەنووز بەردەوامە لەگەڵ ئەم حیزبانە. چۆن ئەبعادە پەروەندەوە پرۆژەیەکی گەورەی ئاوا لە تەرەف مەردەمە مەریوانە و ئیگنۆر کردیا بە تەورە مطلق، کەس باسی نەکرد. دووبارە تکراریەکەمەوە ئەی کاکەی مەریوانی، چۆن قبول کەم لێت تۆ تەرەفدارە ئەعدام نییە، چۆن قبول کەم لێت تۆ ناڕەحەتی بە مرگنەوەی دە ئەفکاری، چۆن ئەتوانم قبول کەم لێت تۆ هەشتەک لێ ئەدەیت و ئەمە کارە سپای پاسداران نییە بۆ زەهرا مامۆسا زەهرا و ئەمە کارە سپای پاس. چۆن ئەتوانی من قبول کەم لە تۆ کە تۆ ئەم ئاعتساباتەی کۆڵبەریە ئەیکەی کارە خۆتە کارە سپای پاسداران نییە. چۆن ئەتوانم قبول بکەم لە تۆ کە پرۆژەی دووچەرخە سواری پرۆژەی سپای پاسداران نییە و پرۆژەی تۆس لە مەریوانە. چۆن ئەم تەلێ قبول کەم؟ ئەوانەتانە وانە ئوروپا و کۆمونیستە کارگەرین و حەزەکەن بە کۆمونیزم. سوال من دیگمەمانە ئەکسەریەتیان خەڵکە شارە مەریوان و سنە و ئوستانە کوردستانن. سوال تو چۆن گرتکتە بە خەتنەی ژنان و بەری نادەی بە ناوە فەمینیست و کۆمونیستە کارگەری و حیزبە کۆمونیست؟ ئەوەنە تەلاشتان نەکرد دەوڵەتە ئێرانی بۆ جنایەتێ بەرعەلەیهێ بەشەریەت بکێشنە دادگا. بێرن چوار بەرنامەی چڕوپڕ لەسەر داستانە هیواتاب لە خۆتان بێرن ئەبعادە پەروەندەی هیواتابتان بەڕەسی کرد بێت. بێرنی خەیلی مهمە. ئەمە نیشانەدا تۆ درۆ ناکەی، ئەمە نیشان ئەدا تۆ مەسئولیەتە گرکە تۆ ئەم هەیکەلە نافرۆشی، تۆ ئەمە تەبلیغات نییە، تۆ لە پشتە ئەم تەبلیغاتە شتێ نەسیب ناوێت. ئەمە دەریەخا تۆ واقعاً مەسئولیەتە گرت کەسە ئەستۆ ئینسانێکی مبارزی نە ئەوەی کە مەعەشخۆریت. ئەمە دەریەخا کە تۆ واقعاً بۆ مەردم مبارزە ئەەکەی. مبارزەکردن معنای هەست. وەختی کابرا لە سلێمانی هەوڵێت تایژێ من شۆڕشگێر بووگم. شۆڕشگێر یعنی چی کاکی برا؟ یعنی چی؟ یعنی تۆ چۆن شۆڕشگێر بووگی؟ یعنی ئێمە چۆن شارە هەڵمەت و قوربانین لە ئەبعادە جنایەت و مەسئولیەتێک کە ئێشێ لەسەر شانمانوێ هەڵی ناگرین و لە مەوزعە خۆمانە بۆ خاستەکان و نیاتە دڵە خۆمان قەزاوەتەکەین. قەزاوەتەکانمان حەکی دروست نییە. گشتی بەسیاگەسۆ بە شەهەواتمان
تەرەفدارە کەین حەز بە کێکەین بە بارسەلۆنا هەر بارسەلۆنا ئەیواتۆ حەچی ترمان بۆ مهم نییە خۆ تەرەفداری یەکێتین هەر یەکێتی ئەیوات هەر گۆڕان ئەیواتۆ بۆمان مهم نییەوە دەرەک براکەم دەی تۆ چۆنی یەدەکە پایتەختە ڕۆشنبیری ئەکێشیت چۆن ئەیکێشیت بەمەی کە فاڕۆق ڕەفیق بێری بێژێ هەمۆسەکشوالیتی و بەڕاستی و شتێکی زانستیە و جێنێتیکە ئای فاڕۆق ڕەفیق نەیگەرەکە تۆ بڕۆی بوویتە پاڵەوانە هەمۆسەکشوالەتی ئێڕۆس جۆرێکە لە ژیان و ئێڕۆسە و نەیگەرەکە فاڕۆق ڕەفیق بووی تۆ ئەوە لە جێگەی خۆتا دروست دانیشتی دروست قەزاوت کە دروست چه خەوەرە لەم سەرزەمینە چه خەوەرە تۆ گەرەکتە سابەتی بکەیت فێرە حاڵیتە فێرە ڕووناکبیری ئیتر حەیچێ نەماگە تا تۆ بێی معزەلە هەمۆسەکشوالیتی حەل بکەی لە سلێمانیە سوالە مەسە فاڕۆق ڕەفیق تۆ بەرامبەر بە ئیتفاقاتێکە لە جامعەی کوردەوارە ئەکەوێت چەندێ مەسئولی چەندێ فکر ئەەکەی ئەم ئیتفاقەکە کەفتگە خەڵکە ئێمە نابوودە کاولە فاسد بووگە چەندێ فکرەکەی تۆ خۆت مقەسریتە چەندێ فکرەکەی مقەسریتە چۆن ئێوە لە غەرب هەرچی شتە فێرۆگن و دموکراسی و ئازادی بەیان و هەمۆسەکشوالیتی ناتوانن دوودانە فیلم بوێنن بێرن بەڕەسی بکەن و لە خۆتان سوالکەن چەند نەفەر لە ئێوە من بخەمە ناوی دادگایە قەرار وێ تەشخیص بن کێ قاتڵە کێ قاتڵ نییە ئەتوانێت دروست قەزاوتکە چۆن دوای قسەکانی دارای حاجی برایمی چەرمەگا خەڵکە سلێمانی و هەولێر نەهاتە خیابان بەر عەلەیهێ پارتی یەکێتی سۆشیالیست کۆمەڵە ئیسلامین یەکگرت و چۆن نەهاتە دەرەوە بەر عەلەیهێ ئەمانە یعنی چۆن ئێمە قبول بکەینە مردمە ئێمە وشیارە و تێگەیگە و مبارزە و شۆڕشگێڕە تۆ لە خوات بپرسە لە خوات ئەو ئیتهامە دارای حاجی براهیمە چەرمەگا مەترحی کردی یەک جار ئیتهامێکی گەورە بوو خەیلی گەورە بووە و ئیتهامە بۆ تۆ مهمە تۆ وەختی بەلا تۆ گیانە 5,000 نەفەر مهم نەبوو گیانە 1 نەفەر مهم نەبوو بۆ فکرەکەی ئێشێ مردم گیانە تۆ و خانەوادەی تۆی بۆ مهم وێ بۆ فکرەکەی مردم ئێشێ تۆ نەکوژێ بۆ فکرەکەی مردم ئێشێ تەعەدا لە تۆ نەکاوە تەجاوزە پێ نەکا بۆ وا فکرەکەی تۆ ئەم ئەقلیەتە لەکوێتێت تۆ شەو ڕۆژ ئەبیسی خەڵکی باسی مافی ئازادی بەیان ئەکا و مافی ئەوە ئەکا و یەکێ ناوێنی باسی ئەوە بکات کە ئێمێشێ مەسئولوین بەرامبەر بە خۆمان چارەنووسە خۆمان جامعەی خۆمان و کۆمەلگای خۆمان تۆ تا ئیستا دیکتەیەکێ بێژێ ئێمەیەشێ مەسئولوین تاک بە تاک ئەم سەرزەمینە مەسئول وێ وەختێ پێشی کاکە بیر خاص بیر کەرەوە ئەم کارەی تۆ ئەیکەی زندگی من خراوەکە دایک و باوکە من خراوەکە زندگی ئەم شارە خراوەکە زندگی ئومەتێ خراوەکە ئەم کارە تۆ ئەیکەی ئەمە نایەرێت و بۆ خاتریەوەی مەعاشخۆرە پارتی 2000 دلار حقوقەگری یا لە ژێرە دەسە حکوومەتە پارتیە خەریکی کاسبی ئەەکەی ئەم پوڵە تۆ دەری تێریت ئەم جامعە تۆ دروسی ئەەکەی ئاخری ئەم پوڵە فەسادە کە تۆ تێت دەری تێریت خەرجە فەسادە خۆت و خانەوادەتی ئەەکەیە ئەیکەی لەذا تۆ وەختی ئەوێنی ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ مەسائل مەترەحەکا و مردم گەرەکی شەخصی بکاتۆ حیزبەکان گەرەکیانە شەخصی بکەن و بیوەنە ڕادەی شەخصی نە من قسەم لەگەڵە تۆ کە ئەزانی دەقیقەن ئێمە چی ئێژین و کتمانی ئەەکەیت و چاوت ئەنۆقی و دەرەچیت تۆ چۆن تەوەقعەکەی بەیانی ئەگەر قودرت لە دەستی مناوێت من حافظ گیانە تۆم تۆیەکە بۆ گیانە خۆت ئەرزش قایل نییە
چی بەر بە من ئەگرێ کە من گیانە تۆیشی بپارێزم؟ چی؟ کەرامەتە تۆ، مەسئولیەتێک کە تۆ بەرامبەر بە خۆتی ئەگری. بێرن تا ئەم دەقیقە بێرن یەک نەفەر لە شاری مەریوانە داوای لە دەوڵەتە ئێرانی کردووێ ئەبعاد جنایەتە پرۆژەیە هیواتا بئێشێ بە تەمامی باڵەکانی و مشەخەس بێتەوە. بۆ ئێوە فکرەکەن کارە 8 نەفەر بوو، 8 نەفەر بوو، داستانیش فقط قەتڵ بوو. هەرەمە بوو تەواو بوو ڕووپێکاریەوە بەم قەتعیەتە گەین. لەذا وەختێ ئێمە هیچ کام لەمانە نیەین سەعادەتیش ناوێنین بە خۆمانەوە، دەوڵەتە ئێرانیش ناکەوێت چون ئێمە بۆمان مهم نییە. ئێمە گشتمان گەرەکمانە لەم مۆقیەتە بمێنینەوە، کارمان هەست، کارمەندین، مەعاشمان هەست، ئەبێ بڕۆین فوتباڵ تەماشاکەین، دەبێت کاسپی بکەین، لەم فەسادە ئێمە خاستر پوڵ دەرتێرین. وەختی تۆ کەوتکیتە ناوە ئەمە حاڵیت نییە چ خەوەرە، یەک لەحزە بوێسە فکرکەرەوە. ئەم تەسمیمانە و ئەم بڕیارانە تۆ ئەیدەیی باعەس ژیان و ژیانت دەیان کەس ئەوێت، باعەسە فەسادت دەیان کەس ئەوێت. ئەم بێمەوزعیە تۆ هەست، سەمەرەکەی ئەوێ بە کاوریە جامعەیە تۆ، سەمەرەکەی ئەوێ بە ئەقڵ فاسدە مردم و ئێمە. وەختێ لە جامعەیەکە دیبەیت موجود نییە، وەختێ لە جامعەیەکە ئەحساسە کۆمەڵگابوون موجود نییە، وەختێ لە جامعەیەکە هەر کەسێ بۆ خۆی ئەکۆشێت و هەر کەسێک فێر بووگە چۆن گڵێمە خۆی لە ئاو دەربێرێت، مشەخەسەن ئەم جامعە وای پێێتی کە تۆ ئەوێنیت. ئێستا ئەزانی سناریۆکە چی پێهاتکە؟ ڕەحمەت لە دایک و باوکە عەلیە خامنەئی هاتە سنە و باعث بوو هیوا تاب بگرن ئەنا تەواو مەریوانی ئەخوارد. ئێستا عەلیە خامنەی بوو گەسۆ قارەمان لە نەزەرە مەردم. بەس نەبوو عەلی خامنەی سەفەری کردوە سنە لە سنەتوانیان هیوا تابی پێ معرەفی کردوە بیگرێت. دەیسە سوال چۆن ئەمانەی فەعالە جامعەی مەدەنین گشتیان بەر ساختەی سپای پاسداران و هیوا تاب نیەن؟ سوال ئەی بۆ ناڕۆن لەمە بپرسن، بۆ ناڕۆن لەمە بپرسن. بزان کاورایە گەیژێ من داربەڕوو ئەکوژێنمەوە فەعالە جامعەی مەدەنیم. سوال لێکێژی کاکەگیان تۆ گەرەکتە قارەمانویت بێژی من ئینسانێکی فرەفەهمیدەم ئەزانم ژینگە یعنی چی. بەڵام وەختی ئەگاتە ئەبعاد جنایەتە بەر عەلەیه بەشەریەت، بەر عەلەیه خۆت و خانەوادەت و هاوشاریەکەت و هاومەحەلەیەکەت، تۆ سکوتەکەی خۆت نادەی لەو حەوزە. دەی تۆ ئیستە هاتکی هەیکەل و قەوارەی ئینسانە مبارز و شۆڕشگێڕ ئەفرۆشیتۆ لە ژێرە پاچ و بێڵە ئاگر کوژاندنەوە، تۆ ئیسە خەریکەی فرۆشیتەوە. چۆن ئەو کارە موهیمە ناکەی؟ چۆن تۆ پێت بەرناخوا؟ چۆن تا ئێمە قسە ئەکەین و دەمەکەن حەزەکەن بە سوڵح و قینتان تێ لە کوشتار و حەز ناکەن بە بشێوکە و حەزنا چۆن لە بەرامبەرە جنایەتا سکوتەکەی وەن ئەی فکر ناکەن ئێمە وەینە مشتێ مەڕ و ماڵات واینە ناوی سەلاخیا یەک لە دوای یەک سەرمانە و ڕوون و دەنگ ناکەین؟ بۆ وا فکر ناکەنەوە؟ نەکونە کولەن گشتمان وا فکرەکەینەوە وەلێوە یەکتری نایژینی، فقط وە یەکتری درۆ ئەفرۆشینەوە. ئەوە نەمانە درۆ وە یەکتری فرۆشتە گەسۆ گشتمان لە ناوە درۆکانە خۆمانە ئەوق بووگین، ئەوەنە درۆمان وە یەکتری کردگە. تەوەجۆکەن چۆن ئێمە بە فعلە ئینسانەکان و بە کارێکە ئینسانەکان ئەیکەن
بە دقت و تەماشا ناکەین لە ناوە ڕەفیقەکانمانەوێنی خوێ ڕیواتیە گەوادی واتیە کوڕەخاسەیشی واتیە دزیشی واتیە حیزی واتیە چۆن تۆ تەکەمانە گشتی توانی ڕەفیقایەتی بکەی معیارە تۆ بۆ هەڵبژاردن ڕەفیق چییە؟ معیارە تۆ بۆ مبارزەکردن چییە؟ مبارزە چ شکلیە؟ معیارەکانە تۆ بۆ زندگی چۆنن؟ چۆن تۆ زندگی ئەەکەی؟ معیارەکانە تۆ بۆ بەڕێزبوون چۆنە؟ معیارەکانت تۆ بۆ ئەندامبوون لە ناوە کۆمەلگای کوردەوارە چی شکلیە؟ چۆنە؟ چۆن تۆ چارە نووسە خۆتت بۆ مهم نییە فکر ئەەکەی مناڵەکەت لە محیتێکی خۆشە زندگیەکە بۆ ئەم مناڵی تۆ ئیشێ لە محیتێکی خۆشە زندگی بکە؟ بۆ فکرەکەی بەیانی عەلی خامنەئی لا بچێت هەر کەسێکی تر بێت لەو خراوتر ناکات؟ کێ لێ ئەپرسێتەوە؟ تۆ لێ ئەپرسیتەوە؟ تۆ باعەسەوی وانەکات؟ تۆ بەری پێئەگری وانەکات؟ تۆ بۆ فکرەکەی لە شاری مەریوانە ئەگەر عەلی خامنەئی لا بچێت لێ و دووە تۆ زندگیت خاسەوێت و دزی نامێنێ و فەساد نامێنێ و قەتڵ نامێنێ و جنایەت نامێنێ و نادرووسی نامێنێت چۆن فکرەکەی نامێنێت؟ کێ بەری پێئەگرێت؟ تۆ یا دەوڵەت؟ دەوڵەت ئێشێ بۆ بەری پێ بگرێت مەگەر کارمەندانە دەوڵەت کێن؟ مەگەر هەرم مردمە نیێنوانە ناوی ئەم جامعە؟ دەی تۆ چۆن تەکە مردمێکە قسەکەی سوور ئەزانی ئەم پیاگە دزە جەردەز جنایەتکارە حکمی مەرگە تەکی هەڵەسی بدانیشی و بۆ تۆ مهم نییە چۆن تۆ لەحزەیە فکر ناکەیت و لەحزەیە بە مەسئولیەت و دانانیشی بیری لێ بکەیت و بێژی ئەم کاولستانە کێ دروستی کردگە؟ کێ دروستی کردگە؟ من یا فقط جمهوری ئیسلامی؟ منم کە جێبەجێ ئەەکەم، منم بە سکوتە خۆم وامە کردگە، منم بە هەڵنەگرتنە مەسئولیەت وامە کردگە. براکەم تۆ ناتوانی RPG بوەشێنی مەیوەشێنە، بەڵام لەگەڵ فەسادی شامەوە، بەڵام بە پیایی خراو مێژە پیاخاس، بەڵام لە پشتە مەنافع خۆت و قسە مەکە و تەبلیغ مەکە. وەختێ گەرەکتە قزاوەت بکەی دروست قزاوەت بکە. وەختێ گەرەکتە بێژی نەوشیروان مستەفا جنایەتکار نەبووگە مێژە مەلا بەختیار خۆی جنایەتکارە. دێمە هەردکیان جنایەتکارن، دێمە خۆ حیچێکی لە قەزیەکە کەم نەکردو، فقط نیشانی دات و کاورایەکی بەردەی کاورایەکی کۆیلەی بەسیاگی بە مەنافعت و قەزاوەتت وە دەردی توورێ ناخوا نە ڕێزیش هەز نە ئەحترام و هەز نە قابل ئەحترامیت. ئەحترام ئینسان خۆی بۆ خۆی ئەیسێنێت بە ڕەفتاری، بە هەڵسوکەوتی، بە تەسمیمکردنی، بە بڕیاردانی. بۆ تۆ ئێشێ مهم بێت جەریانێکی سیاسی تۆ چوویتە ناوی کە خەریکە مردمە ئێمە نابود ئەکات، تۆ لە کارنامەیە ئەوە مەسئولیت. کابرا ئەمریکاییە بوو، معمارە ساختمان بوو، ئەیتوانی وەکو بەقیە بێژێ ئەرێ بە نەزەری منیش قاتڵ بوو، کوڕەکە ئێدام بکەن. چی پاڵی بەو ئینسانە نیاوتی من مطمئن نیم کۆم کوڕە قاتڵە؟ چەند نەفەر لە ئێوە لە جێگەی ئەو بوایە ئەیو من مطمئن نیم قاتڵە؟ چەند نەفەر؟ کاکە گیان بە هەڵواکردن دەم شیرین ناوێت ها. تۆ هەروە ناتوانی هەرچی شتە لە خۆت خەلعیکەی و هەرچی فەسادە دەوڵەتە ئێرانە بیکەی بعد بێژی دەوڵەتە ئێران ناڕۆخێ. دەوڵەتە ئێران تۆ نایەڵی بڕۆخێ، تۆ نایەڵیت بڕۆخێ، چون تۆ فکر ناکەی تۆ کارەکانێک کە تۆ ئەیکەی بووگەسە هۆی ئەم کۆمەڵگاکە ئێمە ئەمڕۆوایتیە.
تۆ وەکو مناڵە بەرخوردەکەی ئیژی من سەغیرم بە من چی؟ ئەی تۆ کەی گەورە ئەویت؟ کەی گەورە ئەویت؟ بەڕاستی بەشەر غەربی هاتگە منشور حقوق بەشەری نووساگە. ئەمە فاروق ڕەفیقێژێتی. فاروق ڕەفیق تۆ منشور حقوق بەشەر منووسە، تۆ وەکو بەشەر زندگی بکە، وەکو بەشەر مەسئولیەت بگرە ئۆهدەت. تۆ خۆت بێگانە مەکەرۆ، خۆت لە بەرامبەرە ئەم گشتە فەسادە کە دروست کریاگە ساکت مەکە. معزەلە جامعەیە ئێمە ئێمڕۆ هۆمۆسێکشواڵەتی نییە. ملیارد معزەلی هەز، یەکێکیان لەو تایتا کە بە حیچ کوێ ناگات ئەگەر معزەلە هۆمۆسێکشواڵەتی بێت. تۆ گەرەکتە بووی تۆ سلەبریتی، گەرەکتە بێت بێژن فرە مهمی، فرە ئینسانە گەورەیەکی وا فکرەکەی تۆ. شەهامەت ئەوە نییە بیت لەما تحتە مەردم دفاعەکەی تحت ناوە هۆمۆسێکشواڵەتی. تۆ بۆ نسبەت بە قسەکەی دارای حاجی برایمی چەرمەگە حیچ واکوونشێکە نەبوو، بۆ نەتبوو. دەی چۆن قبول ئەەکەی؟ من لە تۆ ئیشی قبول کەم، تۆ ئینسانی، ئەزانی حقوق بەشەر یعنی چی، ئەزانی ئینسان کەرامەتیشی هەست. من چۆن ئەمە لە تۆ قبول کەم کە تۆ ئیستەتی داوا ئەەکەی ڕۆخەڵا ڕاستە دانەیەک هۆمۆسێکشوال بۆ تۆ فرە مهمە. ئەگەر تۆ ئەمیانیشە لە ڕاستای نابودیە مردم نییە. چۆن من قبول کەم سلێمانی شارە پایتەختە ڕەوشەنبیریە، بەڵام لەو پایتەختە ڕەوشەنبیریە مردم سلێمانی دوای قسەکانە دارای حاجی براهیمە چەرمەگە دەرمەوردە هەڵەبجێ و خاتراتە شەوکەتە حاجی مشیر نەهاتە خیابان. بەچی ئێژی ڕووناکبیر؟ بەچی ئێژی حقوق بەشەر؟ بەچی ئێژی مبارزە؟ چۆن ئێوە مبارزن و قارەمانن؟ بە چه سوورەتێ؟ چۆن ئێوە نەتانگەرەکە بزانن ئەبعادە ئەم جنایەتە چه شکلی بووگە تا بتوانن خۆتان بلێسنەوە ئەم زامە دەمبێرێتۆ قەیەکە و ئەم جامعەی تۆ دەفعەیەتر تووشە ئەمەنەوێت. لەناوە ئێمە چه عناسورێ مەوجودە کە ئێمە ئەواتە ناوە ئەنفال، ئێمە ئەواتە ناوی شیمیاباران، خاکە ئێمە تەسلیم ئەکات، ئادرسە ئێمە ئەدا، دوژمن تێرێتە سەرە ماڵەکانمان، ژنەکانمانە خاتە ژێرە قاچە دوژمن. چیوا لە ناوە ئێمە وا ئەکەین؟ چۆن ئێمە گشتمان قارەمانین و ژیرین و مبارزین و حەزب شۆڕشگێڕمان هەسوو، پێشمەرگەی خوێڕیمان هەسوو، ئەمانە کڵاشینکۆفە حیزیان وا لە کۆڵا و بعد ماجرای هیواتاب حەج کام لە ئێمە نەگەرەکمانە بیزانین، نەگەرەکمانە ئەبعادەکەی بزانین، دەمیش لە سەوا دەدەین، دەمیش لە تەمەدون ئەدەین، دەمیش لە ئینسانە ئەمڕۆژی بوون ئەدەین، دەمیش لە کەرامەت ئەدەین. نەئەزانین مەراتبە تێیکردن و گرتنە کەرامەت چۆنە، نەئەزانین مەراتبە ئینسان بوون چه شکلیە، نەئەزانین مەراتبە مەسئولیەت هەڵگرتن و باوک بوون و کوڕبوون و هاوشاری بوون و ڕەفیق بوون و هاووەتەن بوون و هاونەتەوە بوون چه شکلیە. دەی وەختی ئێمە حیچ کام لەمانە نازانین، چۆن تۆ تەوەقعەکەی مندانێ لە ئێوە بکەمە فەرماندارە شارێ تۆ تەجاوز وە کنجکەکانی ناکەی، تۆ دزی ناکەی؟ چه ئەهرۆمێکی واتیە ئەم جامعە بەر بەوە ئەگرێ تۆ دزی نەکەی؟ چه ئەهرۆمێک ئەگرێ؟ ئەوە من لاهور شێخ جەنگیم لاورد، دانێ لە خەڵکی سلێمانیم دانیاجێ لاهور شێخ جەنگی چی بەر بەو ئینسانە ئەگرێت دزی نەکا، حیزی نەکا، تەجاوز بە ژنی خەڵکی نەکا، پوڵە مەردم نەخوا، ماڵە مەردم نەدزێ، چی بەری پێگرێ خەڵکی سلێمانی؟ ئەوە من بنەماڵەی بارزانیم لە هەولێر لاورد، چی بەر بە یەکێکی تر ئەگرێ کە دانیشتە مەسیف سەڵاحەدین ئەو کارن نەکاوە بنەماڵەی بارزانی کردی. دێ ئەویش هات دانیشت 1000 نەفەر 2000 نەفەر لە ئێوە ئەو نۆمەسینە هەڵگیری دەور و بەری و هەرکە قسە بکە قەپی پیاکەن و حملەی پێکەن و چۆن ئێوە تەوەقع ئەکەن ئەم ئتفاقە ئەکەفێ؟
بزانە کاکی هەولێری، کاکی سلێمانەی، کاکی هەڵەبجەی وایستە خەریکی لە بازاڕی دۆلارەکە دۆلار دەرتێریت و ئەنتەریاتەکەیت و پارە پەیدا ئەەکەی. تۆ بە من بڵێ تۆ ژیانی خۆتت بۆ مهم نییە، ژیانی ئومەتی کوردیشت بۆ مهم نییە. بۆت مهم نییە؟ پرسیار ئەمەسە، بۆ هەر کەسێ لە عێراق تێتە سەری حکوومەت دەبی گیانی تۆی بەلاوە مهم بێ؟ بۆ دەبێ بۆی مهم بێ کە تۆ ئێشێنان بخۆیت و لە ئەمنیە تابی؟ بۆ لەسەر چی؟ تۆ خۆت بۆت مهم نییە، تۆ خۆت ژیانە کەسە بۆ مهم نییە، تۆ خۆت چارەنووسە کەسە بۆ مهم نییە. براکەم تۆ بۆت مهم نییە کە هاوەتەنە منی کرماشانی و تۆی هەولێری چارەنووسمانیەکێکە. بۆ بەلا تۆ مهمە ئەگەر زەمانێ داعش پەلامارتیدا من یارمەتی بدەم؟ بۆ وا فکرەکەی تۆ ئیستا خوات یارمەتی خوات ئەدەی؟ بزانن هیچ شتێ لە خۆی وە دروست ناوێت، هیچ جامعەیە لە خۆی وە بەختەوەر ناوێت، هیچ جامعەیە بێ ئەوەی کە ئێمە مشت و مڕی تیا بکەین بین لە خۆمان. ئێمە بۆ واین دروست ناوێت. تۆ پێدوا بێ پێغەمەرێت تێ بە تەنهایی ئەو هەمووتان دروزەکە، ئەو پێغەمەرە بێت لێو دوا ڕەوابەتێکە ئێوە دایئەنێن گشتی فاسدە لە پشتەری یەکتریەوە، چون ئێوە حەج کامتان مەسئولیات ناگرێت، چون ئێوە حەج کامتان دروست بەرخۆرد ناکات. من ئیستا خەریکم بەحث جنایەتە بەر عەلەیه بەشەریەتەکەم. جینۆساید جنایەت بەر عەلەیه بەشەریەت. دەوڵەتە ئێرانی ئەم کارەی کردگە، دەوڵەتە ئێرانی هیواتابی گرکە خۆی ئێژێ ئێعدامم کردگە، تەواو بوو. ئەی ئەبعادام پەروەندە چۆنە لە ژێری دەستی تۆ ئەم اتفاقە کەوتگە، لە ژێری دەستی تۆ ئەم اتفاقە کەوتکە، ئەمانە کارمەندی تۆگن، لە ژێرە حکوومەتە تۆ ئەم اتفاقە کەوتکە. چۆن مەردم لەمە ئەبورێت؟ بزانن ئێمە حتا هەڵگیرە مەسئولیت نەوین، ئێمە حتا فێر نەوین فکر بکەینەوە، ئێمە حتا فکر نەکەین هەڵسوکەوتی ئێمەس کە ئەم کۆمەڵگا دروست ئەکات هیچ جۆرێ ژیانە ئێمە دروست ناوێت. ئەوانەی وا جمێ نەدەن بە ڕاپەڕینیستە. وا چوون پێشمەرگەی پارتیە، وا چوون لە پارتی پوڵ ئەسێنێت، ئەم ئینسانە عەقڵی خۆی تەعتیل کردگە، وجدانە خۆی تەعتیل کردگە، خەریکە جمێن ئەدا بابەتە ئەوەی کە من ئەم ئاغا مەجبور ئەکەم مەوزەعە خۆی بگۆڕێ فکر بکاتۆ و ئەم ئاغا هەر جمێنەدا سوال ئەمەسە ئەم ئاغا ئەشیدەی بپرسی براکەم بۆچی ئێشێ مەردم تۆ وە تەور ئەتۆ پێنێت من قینم لێبێ؟ بۆ مەردم ئێشێ تۆ نەکوژی؟ بۆ تۆ ئێشێ زندگیەکی خۆشت بوێت؟ بۆ تۆ ئێشێ ئێمە فکرکەین قەهرەمانی؟ دەلیلێ بێرۆ ئێمە فکرکەین تۆ قەهرەمانی؟ بۆ تۆ وە زۆر گەرەکتە بێژی من شۆڕشکێڕم وە نییەی؟ بۆ گەرەکتە ئەمە بفرۆشی تۆ دەی؟ دێخۆ تۆ بەلاتۆ مهم نییە و بە شەق و بە جمێن و وایتە سەرە مەوزوعتا و دەلیلی بۆ نایەریتی و هیچ دەلیلێکە نییە بێریتی وە. هەر لە خۆ تۆ گەرەکتە ئێمە لێ قبولکەین کە تۆ قارەمانی، فکرەکەی حتا مکەبیرەکەت گەورەتر وێت، دەنگت زلتر وێت، مەردم ئەتۆقێنی. سوال ئەی بەیانی کازمی هاو تۆ بتۆقێنێت، ئێمە ئێشێ بۆچی نگەرانە تۆوین؟ بۆ ئێشێ نگەرانە تۆوین؟ ئەگەر ئێوە ئەوێنن لە ناوی ئەم جامعە مشتێ وڵاخ خەریکن زندگیەکەن، مشتێ حەیوان خەریکن زندگیەکەن و تەوەقع لە تۆوەکەن تۆ وەکو ئینسان بەرخۆردیان تەکا بکەیت، چونەمانە ڕێزیان هەست. براکەم تۆ خۆت کارنامەی زندگیت ئێشێ، نە ڕێزت هەست، نە ئینسانی، نە ئینسانیەتت وا پێوە
وڵاخی تو خۆت هەڵە بژارگە وڵاخوی تو عادەتە کردگە خەڵک بە شان و باڵتا هەڵبا بێژێ پیای خاسێکی واقعا نییەی چون من ئیتمینان ناکەم حیات و مەماتی ئینسانێ بەمەدەسە ئێوە قەزاوت بکەن ناتوانم بیدەمە دەستان چون ئەزانم نازانن قەزاوت بکەن ناتوانن قەزاوت بکەن با ئێمە فێر بووین بەر لەوەی دنیا مەسخەرەمان بکات خۆمان ئاوەڕێ لە خۆمان بین و لە خۆمان پرسیارگەین چەند ئەم هەیکەلە ئەیفرۆشین و بە خەڵکی واقعیە چەند ئێمە بەڕێزین چەند ئێمە تێگەیشتوین بەڕاستی ئێمە چەندێ شۆڕشگێڕین ئێمە هەستی خۆمان بەرداوە تەنیا ماتەڵین بزانین لە چاوی دیگەران و چۆن ئەنوێنین ئەوە بەلامان و فرە مهمە و بۆ ئەوە هەر کارێکەکەین جامعەی ئاوا بەختەوەر ناویت بابزانن لذا ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ ڕوو ئەکاتە یاران ڕاپەڕین و یارانە کوردەوار وەلیانە پرسێت چۆن لە بەرامبەرە دەوڵەتە ئێرانە لە قەزیە جنایەتە بەرعەلەیهێ بەشەریەت لە پرۆژەیە هیواتاب و پارادایم شیفتە دەوڵەتە ئێرانی ئێوە سکوتتان کردەگە حیزبەکانتان سکوتی کردەگە ئەندامی حیزبەکانتان سکوتی کردەگە چۆن نەتانتوانی ئەم قەزیە بکێشێنە مەجامع بەین الملەلی چۆن ماجەرای هیواتاب مهم بوو یا حەملە بە کوبانی کامیان مهم بوو تۆ بیزانی دیتە تەزاهوراتە کوبانی جمهوری ئیسلامی کۆتانەکات و کارە خۆتان نییە دیتە هەشتەکە بۆ زارا کارە خۆتان نییە کارە جمهوری ئیسلامیە دیتە ئەم حیزبانە هەڵقوڵاوە جامعەیە کوردەوار نیەن حقوق بگیرە دەوڵەتە ئێرانن خودیتان دەئیستە ئێوە گەرەکتانە ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ لەم فەسادە تەکتانە شەریک بێت وا حەزی پێەکەن حەزەکەن بێن ئێمەش وەکو ئێوە بین ئێمەش تەئیدتانکەین و بێژن ڕازەکەن و بەڕاستی قارەمان و خەیری حاڵمان خاسە و ژیانی فرە خۆشیەکە و گشتمان فرە تێگەیشتوین و بەڕاستی مبارزاتێکی بتەومان هەس و بەڕاستی ئینسانهایەکی تێگەیشتوین ئێوە وا پێتان خۆشە وا حاڵتان خاسەوێ چرخەکەتان وا ئەگەڕێت سوالتان لێکەم خەڵکی مەریوان و سنە و سەقز و کرماشان بۆ تۆ فکرەکەی من ئێشێ بۆ مهمێت و برسینەوی بۆ تۆ فکرەکەی من ئێشێ بەزەیم بە توا بێت و کە تۆ معتاد نەویت بۆ تۆ فکرەکەی من ئێشێ بەزەیم بە توا بێت و کە تۆ ژیانی خراوێکە بێت تۆ خۆت بەزەید و خۆتانایەتەوە خۆت بەزەید و خۆتانایەتەوە تۆ ئێشێ من وادارکەی من بە تۆ ئەحترام بنێم ئەو ئەحترامە بەدەست پێریت من نەوێسیام هیچ کام لە ئێوە کارتە دەعوەت بنێرن و شوێنە منە خۆم ئەحساسە مەسئولیەتم کرد یارانە ڕاپەڕین بە ئێوە پرسیان نەکرد بێن مبارزەکەن خۆیان هاتن و هەزینە و زەکاتە ئینسانی و کوردبوونە خۆیانەدەن ئێوە بۆ ناتوانن ئەم کارە بکەن
ئێوە بۆ ناتوانن هەڵگیرە ئەم مەسئولیەتانە بن بۆ خۆتان بۆ خۆتان. ئیمڕۆ مەشیایە هەولێر و سلێمانی بەرعەلەیهە جنایەتە سیستەماتیکە دەوڵەتە عێراقی و حکوومەتە حەلیم لە کوشتنە خانەوادەی دارا ڕەوفە بەهاتایەتە خیابان بەرەودام و دەستگا حکوومەتیەکان بڕوایە تا هەچ کەسی جورئەتی نەکردایە لەم جامعەی ئێمە بۆ نیاتە خۆی بۆ شەهەواتی خانەوادەیە سەلاخیکە و ئەنجنیکە. پس ئێمەی مردم ئەوەڵ دەحفەیەشی لە خۆمان و دەست پێ بکەین. ئەوەی ئەمڕۆ باعس ئەوێ کازمی بێت تەباتەم لە سەر ئێمە و ئێمە هەڵخەینەوە بە بەردەمی کازمی خۆمان مقەسرین بێ ئیرادەگی خۆمان بێ شەهامەتی خۆمان، ئەوەی کە ئێمە عەقڵی خۆمان قوفڵ کردووە، ئەوەی کە ئێمە وجدانمان نییە، ئەوەی کە ئێمە ناتوانین قەزاوەتکەین، ئەوەی کە ئێمە خۆمانمان سەقەت کردگە، ئەوەی کە ئێمە وە درۆ خۆمان فشەکەین و وە درۆ چون ئەگەر مەوزع بگرین لەسەرمان ئەکەوێت. نا ئێمە هەر خەریکین تەسویرێک ئەفرۆشینەوە کە دیگەرانیش حەزی پێ بکەن و لەم دیگەرانە کە حەزی پێکەن نانیش نسیبە ئێمە بوێت. ئەمە ئێشێ لە جێگەیەکە تەواو بوێت کە ئێژێ جەریانێکی مبارزاتی هات کەسە دەرۆ ئاوێنە ئەگرێتە بەرامبەرم مردم خۆی ئاوێنە ئەگری لە خۆی ئێژێ بەسە درۆ بەسە بێمەسئولیەتی بەسە چون لەمە خراوترمان پێتێت، لەمە خراوتر ئەچەقین. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ هیچ کام لەم جنایەتانەی کە لە ناو جامعە ئەکەوێت بەری نادات و تەعقیبە قەزیەکەکەوە دەبێ خەڵکی کوردەوار مەسئولیەت بگرن لە بەرامبەریە، دەبێ بەشدار بن لەم کارە، دەبێ خەبەر بدێرن، دەبێ لە پرۆژەی مبارزەکردنتە کە ئەم فەسادا شەریکون نەیگەرە کە پێشمەرگەی ئارپیچی زەنویت. هەماهەنگمەوە لەگەڵە جنایەتە، هەماهەنگمەوە لەگەڵە فەسادا، هەماهەنگمەوە تەکە پرۆژەکانە دەوڵەتە ئێرانیا مەیکە گەوادی تەئید مەکە بێژە خراوە، فاحشەگی تەئید مەکە بێژە خراوە، جنایەت تەئید مەکە بێژە خراوە، خیانەت تەئید مەکە بێژە خراوە، شەهامەتت بوێت لە مقابڵە خائینا بوێسیت، لە مقابڵە خۆفرۆش و جاسوس و ئینسان فرۆشا بوێسیت، شەهامەتت بوێت چاوت نەوەسی بەسەرە تاریکی وە جنایەتە. ئمڕۆوا لە سلێمانی پاڵت داگەسۆ، بەسەر مەلاین دۆلارە پاڵت داگەسۆ، بەسەر چواردانە موچەی بندیوارت دە پاڵت داگەسۆ، حەز ئەکەی بە خۆت و بێتە بەرە تەلڤیزیۆن و خۆت بە عینوانە ڕۆڵەی تێگەیشتووی شارە هەڵمەت و قوربانی و پێتەختە ڕۆشنبیری بفرۆشیتۆ سەبارەت بە قەزیەکەی دارای حاجی برایمی چەرمەگا دەبێ ڕوومەتی خۆمان چەرمک کردایە گشتمان سوورا و سپیاومان بدایە لە خۆمان. بەسە با بە یەکتری درۆ نەکەین. دارای حاجی برایمی چەرمەگا هات وتی ئەحزابی کوردستان نەیان هێشت خەڵکی هەڵەبجە چۆڵی کات لە کاتی بۆمبارانە شیمیایەکە، نەیان هێشت خەڵک چۆڵی کە و ئێوە چون مەعاشخۆرە یەکێتین، چون مەعاشخۆرە پارتین، چون لە سایەی سەری ئەوان و خەریکنان ئەخۆن درۆ ئەکەن، مردی گەزاف ئەکەن، درۆ ئەکەن. بۆیە هیچ کەسێ دڵی بۆ ئێوە ناسووتێت چون تۆ خۆت دڵت بۆ خۆت ناسووتێت. خەڵکی مەریوان لەسەر ماجەرای هیواتاب ئێوە سکووتتان کرد،
ئەو کەسانەی کە لە پرۆژەی گەورەی هیواتابە تا بە ئیمڕۆ هەن ئێوە لە بەرامبەریانە سکوتتان کرد. ئێمە چهرەی ڕۆشنفکر و مبارز و مبارزە لە ئێوە ناسێنینەوە، درۆ ئەکەن. خەڵکی سنە و سەقز و کرماشان و جوان ڕۆ و مەهاباد لەم نابودیە کە بەسەر مەردمە ئێمە هات کە دانە بە دانەی ئێمە مقەسرین و مەسئولیەتمان هەست. ئێمە سابتمان کرد سەڵاحیەتمان نییە جامعەی خۆمان بیگرینە دەست، چون ئیحساس مەسئولیەت ناکەین لە جامعەی خۆمانە، چون بە ئێمە ڕەبتی نییە، چون ئێمە ئەترسین. لە جامعەیەکە کە ترس حاکمە زندگی مەوجود نییە، هیچ خاصیە مەوجود نییە، هیچ هونەرێ نازێت، هیچ گەورەی و عەزەمەتێ ناخولقێت. تۆ لە ناوە درۆ زندگی ئەەکەی، ئێمە لە ناوە درۆ غەرق و گین، ئەوە نەمانە درۆ بە یەکتری کردگە. پس دەست هەڵگرین لەم شعارە ئەحمەقانە کە ئەیدەین، لەم پڕڕوویە کە دەریتێرین با دەست هەڵگرین. چەند نەفەر لە ئێوە ئیمڕۆ وا لە ئەو جێگە دای بنێن قەزاوەت بکە. من لایڤەکانت دار و دەسەی هیواتابم بۆ ئێوە لێ ئەدا، کابرا ئەم جملەی بە ئەو جملەی درۆی ئەکرد. کابرا لە بێڕێز بوو، لە جنایەتکار بوو، لە درۆزن بوو، لە فەحاش بوو، لە هەتاک بوو، لە بێدایک و باوک بوو، بەرامبەرەکەی دانیشت و دەمی بۆ پانە کرد و تەماشای ئەکرد. تۆ چۆن گەرەکتە من تەسویرە ئینسانیەت لە تۆ بسێنمەوە؟ چۆن گەرەکتە من دڵم بسووتێ بە تۆ بە عنوانە خائن و نادروس و جنایەتکار نەکوژم؟ چۆن تۆ وا تەوەقوعەکەی؟ چۆن؟ دەلیلە چییە؟ تۆ چۆن تەوەقوعەکەی من لە تۆ قبول کەم؟ تۆ مبارزی لە بەرامبەر چییە؟ تۆ لە بەرامبەر درۆ مبارزی دەی، تۆ تەکە دروا هاواهەنگی. لە بەرامبەر جنایەتا مبارزی دەی، تۆ بۆ جنایەت نەدەمواکەی نە هیچ ئێژی. بۆیە تۆ ئەوێنی کاورایژی قاسملوو بەڕێز بوو، قاسملوو 1000 نەفەر فقط یەک قەڵەم 1000 نەفەریان لە بینە خۆیان لە کۆمەڵە و دموکرات کوشت، 700 نەفەریان لە بینی خۆیان و یەکێتی شۆڕشگێران کوشت. چۆن ئەمە بەلای تۆوە ئۆکەیە؟ چۆن ئۆکەیە؟ بێ ئەوەی هیچ تئۆریەکی بێت، بێ ئەوەی هیچێکی مشەخەس کردوێت، لە وەزعیەتە دەسەڵاتە یەکتریان هەڵدڕیگە، جنایەتکارن. تۆ چۆن ئەم چهرەی جنایەتکارە ئەفرۆشی تۆ بە عنوانە پیا خاص؟ و چۆن تۆ گەرەکتە من قبولی بکەم تۆ ئینسانە محتەرەمێکی؟ بزانە ئەمسالە قاسملوو، ئەمسالە پەکەکە و یەکێتی و پارتی هیچ تەفاوتێکیان تەکە یەکتریانیە نیێسیان. ئەمانە مبارزاتە مردمێک نیەن، ئەمانە ئەساسنامەی حیزبێکی ئەساسنامەدارن کە لە وەزعیەتە خواستنە دەسەڵاتە کارەکەن. ئەویش دەسەڵاتە منتەقەیە بۆ عیدەیەکەوانە ناوی ئەو حیزبە. ڕەبتی بە شۆڕشە مردم نییە، ڕەبتی بە شەرە بەر ئەلەیهە داگیرکەر و ئیشغاڵگەری نییە، ڕەبتی بە شەڕی ملی کورد نییە. بۆیە جنایەتە. ئەمەسە کە وەختێ تۆ مەجالی قەزاوەتکردنە لە جامعەیە سند، ئەم جامعە هەرچی ئێژێتی درۆ ئەکە.
چۆن ئەم جامعەی ئێمە ئەم گشتە حقوقدان و تەرەفدارە حقوق بەشەر و ژینگە و تەرەفدارە ئینسانیەت و لووسکەڵە و زەریف و خۆجوانی واتیە لە بەرامبەر جنایەتە بەر عەلەیهە بەشەریەتە بەر عەلەیهە خۆی من نەموت بڕۆ بۆ ڕواندا مەوزع بگرە ڕواندا پێشکەشە مەریوانە مەریوان چۆن مەوزع نەگرتگە تەواو بوو جمهوری ئیسلامی هیواتا بێ ئێعدام کرد و چوپەی کاری ئەی ئەبعادە جنایەتەکە جمهوری ئیسلامی چۆن غەڵەت ئەکا کاورا ئێعدامەکە ئێشە مشەخەس بوێت ئەم پرۆژە کێ دروستی کرد ئەم ئاغا قودرەتی لەم حکوومەتە گرتگە ئەم جنایەتە کارنامەی جمهوری ئیسلامیە نە هیواتە لەذا ئێمە کارمان فرەماگە لەم جامعە تەحلیلە حکوومەتەکان تەغییر دروست ناکە خەڵکە سلێمانی بە تەحلیلە فەزایە سیاسی و حکوومەت وە گەندەڵی و بێشەرەفی و خائنیە پارتی و یەکێتی نەتەکان ئەخوا نەقیام ئەکا لە کاتێکا ئەم گەندەڵیە وا لە وجودە یەکێتی و پارتیا ئەم خیانەتە وا لە وجودە ئەوانە تەشە نەدریاگە بە کۆمەلگا و کۆمەلگا وای پێیاتکە کە ئەمانەوانە خۆمان وامانە پێیاتکە ئێمە وامانە پێیاتکە بۆیە خروجیەکەی پارتی وەکێتی کێن مەگەر هەرم مردمەنە هەر ئێمەین ئێمە خۆمان و خۆمانێژی ناتوانین دەسەڵاتیان لابووین چۆن ناتوانین حمایەتیان ناکەین ناڕۆینە پشتیان ئەو کارەی ئەوانەی کە ئێمە نایکەین چ پێویستەکە چەند نەفەریان بە دەورەوە مێنی 500 نەفەر لذا لە بینبردنە حکوومەتەکان فراسانە ئەوەی نایەڵێ حکوومەتەکان لە بینچر خەڵکە کەس خەڵکەکە نایەڵێ خەڵکەکە هێزی داگە بە حکوومەت خەڵکەکە حکوومەتە خەڵکەکە کریاگە بە حکوومەت تاک بە تاکە ئێمە وامان بێهاتکە و مقەسرین لەم چارە نووسە بۆیە ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ محاولە ئەکات ئەم دیبەیتانە هەر کامیان بە جۆرێک یەخە بگرێ بە مردم بزانن لە ناوە فیلمە 12 پیاگە تووڕا هەر کام لەوانەی کە گەرەکیانە بڕیار بدەن بۆ ئیعدامە تەرەف بە جۆرێ قەناعەت تێرن لەبەرەوەی شغڵیان جۆرێترە لە بەکراوندێکی تری کۆمەڵایەتیەوە هاتگەن تۆ ئێشێ متەوەجهی مەسئولیەتیان بکەی تۆ ئێشێ پێی سابت بکەی ئەوەی کە ئەم وافکرەکاتۆ دەلیلە ئینحرافە فکریە ئەو وە تەعەسوب کوێرکوێرانەیەسی کە هەسی تۆ ناتوانی زەهنی بگۆڕی هەر ئەوەی کە واداری کەی مەجبوری کەی فکر بکاتۆ من ناتوانم زەهنە هیچ کام لەیەوە بگۆڕم پێشتان ئێژم ئێوە نەیگەرەکە زۆرۆون ئێوە نەیگەرەکە ڕۆسەمون ئێوە نەیگەرەکە هەرکوڵون نەیگەرەکە پاڵەوانون تۆزێ خاسون تۆزێ خاسون تۆزێ مەجای تیا بێڵن و فکر بکەنەوە فکر بکەنەوە بە ئاسانی ناوێ بڕیار بەی قەشەنگدانیشی فکر کەیت و بێژی ئەم تەسمیمە من ئەیگرم بۆ خاتری ئەوەی کە موچەم نییە بۆ کازمی هەڵەخەمۆ نابودی مردمێکە و من مەسئولم لە بەرامبەرم نابودیە گیانە ئەم ئینسانانە مهمە تا گیانە خۆیشم مهم بوێت چارەنووسە ئەمانە مهمە تا چارەنووسە منیش مهم بوێت لەذا ئێمە مەجبورین هەر دەفعە و لە زاوەیەک و بە شکڵێکا دەست بۆین بۆ مەسئلەکە با بڕێن لە خۆمان بپرسین
ئەگەر قەراروێت بمبارانی شیمیایی بەسەر شارە سلێمانیەوە بکرێت و بڕیارەکە بەدەستی 20 نەفەر لە ئێمە بێت کە بیکەن یا نەیکەن چەند نەفەر لە ئێوە بڕیارەدا کە نەیکەن چەند نەفەر سوالەکەم لێتان واقعاً چەند نەفەر لە ئێوە بڕیارەدا کە نەیکە و بۆ ئەم بڕیارەدا چه دەلیلێکی هەست من چۆن ئەتوانم مطمئن بم تۆ ئەتوانی دروست بڕیار بەی لە کاتێکە ئەهرومی بیرکردنەوە نازانی بۆیە من تێم قسەکانتان لێ ئەدەم دانە دانە تەناقوزی تیا دەرتێرم قسەکە متەناقزە لذا معلومە تۆ بڕیارەکانە هیچ پایەی ئیستدلالێکی نییە هەروە لە خۆت و فڕەداگە معلوم نییە بەر ئەساسێکی بڕیارە دەی بەر ئەساسە نەفسانیاتە حەیوانی بڕیارە دەی و ئەقڵە مەعیشەتی و ئەمە خەتەرناکە خەیلێ خەتەرناکە کە عاقبەتمانی کردگە بەم عاقبەتەی ئەمڕۆ ئێمە واینتیە لەذا یارانە ڕاپەڕین و یارانە کوردەوار دەبێ یەک بار بۆ هەمیشە لەم تاریخە سابتی بکەین ئێمە هەڵگرە مەسئولیەت هەین و ئێمە لیاقەتمان هەست کە زندگی ئینسانی بکەین و ئێمە ئینسانین کردنەوەی ئەبعادە پەروەندەیە هیواتاب وەزیفەیە سەرەکیە گشتتانە تا دانە بە دانە عاملینیان پەیاکەین و جامعە مجازاتیان کات تەکلیفە دەوڵەتە ئێرانیش ئەمێنێت و کەی وەختی تۆ مەسئولیەتە کرد دەوڵەتە ئێرانی بەسەر تۆ نامێنێت حاکم نییە تۆ خۆت دەوڵەتە ئێرانیت بەسەر خۆتۆ حاکم کردگە لا ئێوە خۆش